ئەو کاتتان باش هەمولایەک خۆشحاڵین کە لە چاڵاچێکی تر لە چاڵاچەکانی هەفتانەی شەوانی شەمەی ئەکادیمیای مێگامایند پلس پێتان دەگەینەوە بە یاد و بەرزراگرتنی یادی ڕۆژی جیهانی زمانی زگما گیان زمانی دایکی جیهانی کە 21 مانگ بوو. ئەو وێبینارەمان ڕێکخست حەزمان نەکرد لە نەفسی ڕۆژ بێت کە دەبووە دوو دانە لە سەرێک بۆیە پێمان باشتر بوو چەند ڕۆژێک چاوەڕێ بکەین لەوەی دوای ئەو بابەتە پێشکەش بکەین. بەڕاستی پێشتر لەگەڵ کاک دکتۆر مۆمن قسەمان کرد و لەسەر ئەو ڕێککەوتین کە هەر لە کاتی خۆی بیکەین. خۆتان دەزانن 21 شوبات یان فێبریوەری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمانی زگماک یان زمانی دایک ناوزەر دەکرێت لەلایەن نەتەوە یەکگرتووەکانیشەوە، بەڵام سەرەتا لە یونسکۆ دەستی پێکرد. چیرۆکەکەی ڕەنگە دوور و درێژە پێویست نەکا باسی بکەین، بەڵام زۆر بۆچوونی جیاجیا هەن لەسەر ئایا زمانی دایک یان زمانی زگماک لە کوردیش ئەو کێشەیەمان هەیە ئەو بەکارهێنانی ئەو دوو مستەڵەحە، بەڵام کێشە لەوەدانیە کێشە لەوەیە هەندێک کەس پێیان وایە خوێندن بە زمانی دایک گرنگ نییە یان ڕەنگە کاریگەری ئەو تۆی نەبێت لەسەر دروستکردنی کەسایەتی و ئینتیما و با بڵێن پابەندبوونەکانی ئەو کەسە، بۆیە پێیان وایە هەر لە زووەوە دەتوانن شانبەشانی زمانی دایک زمانی تریش لەگەڵیدا فێر بن. تەنانەت وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ماوەیەک بڕیاری دابوو تەنانەت بابەتە زانستیەکانیش بە زمانێکی تری غەیری زمانی زگماک و زمانی دایک بخوێندرێ، بەڵام خۆشبەختانە هەرزوو پەشیمان بوونەوە لەو بڕیارە کە هەم لە ڕووی سایکۆلۆجی و هەم لە ڕووی کەسایەتیەوە ڕەنگە بڕیارێکی دروست نەبوو بێ یان مەدروست نەبوو بێ بەلایەنی کەم. بۆ ئەم شەو پێمان باش بوو بابەتێک دەربارەی زمانی دایک زگماک باز بکەین کە بە دوای کەسەی شایستەش داگەڕاین. بەڕاستی کاک دکتۆر مۆمن زەڵمیمان پێ باش بوو لەبەرەوەی هەم لە ڕووی پسپۆڕیەوە نزیکە پسپۆڕەکەی سیاسەتی زمان و پەروەردەیە تێکەڵەیەکە لە هەردووچی، هەروەها ماوەیەکی زۆر باشیش کاری کردووە لەو بوارە لە چەندین شوێن وتاری پێشکەش کردووە، وتاری نووسیوە، توێژینەوەی ئەکادیمی کردووە لە ناوەندە کللتوری و ئەکادیمیەکان بابەتی پێشکەش کردووە، بەشداری دیبێتی زۆری کردووە لەم بوارەوە. وەک دەزانن ئێمە وێبینارەکان عادەتەن 90 خولەکە نیوەی کاتەکە بۆ پێشکەشکار تەرخان دەکرێت، نیوەکەی تر زیاتر بۆ گفتوگۆ و گەنگەشە و پرسیار و سەرنجە، بەڵام ڕەنگە ئەمڕۆ جیاواز بێ دەیدەمە دەست دکتۆر مۆمن خۆی بیکات چکە سلایدی پێ باش نەبوو ئامادە بکە، گوتی دەمەوێت ڕوبەڕوو بێت چکە ئەویش هەندێک پرسیاری هەیە دەیەوێ بەشداربوانیش لەگەڵی هەم لەسەر خەت بن هەم بابەتەکە دەوڵەمەندتر بکەن بەیەکەوە مناقەشە بکرێت. ناساندنێکی کورتی دکتۆر مۆمین دوایی دێنەوە سەر هەندێک ئەو خاڵانەی کە پێویستە باز بکرێن. ئێوە وەکو گوتمان دەتوانن ئێوەش بەشدار بن بە سەرنجەکانتان، دەکرێت پرسیار بکەن لە ڕێگەی چاتبۆکسی ئێرە، دەکرێت لە ڕێگەی دەست بەرزکردنەوە ئێمە ڕێگەتان دەدەین ئێماکتان بکەنەوە بۆ ئەوەی بتوانن بۆ خۆتان سەرنج و پرسیارەکانتان ئاراستە بکەن. ئەوەی تر دەمێنێتەوە لە فەیسبووکیش بە هەمان شێوە لە هەمان کاتدا بە لایڤ دەگوازرێتەوە بە زندی، لەوێژ لە چات بۆکس دەتوانن بە چاتەکەی ئەوێ لە کۆمنتی ئەوێ دەتوانن پرسیارەکانتان بەجێ بهێڵن، ئێمە بە خۆشحاڵیەوە دەیگوازینەوە بۆ ئەوەی مامۆستا دواتر وەڵامی بداتەوە. دکتۆر مۆمین وەکو پێناسەیەکی کورت دەزانم سیڤەکەی دەوڵەمەندە، بەڵام هەر بە کورتی ئەو بەشانەی کە ڕەنگە پەیوەست بن بە ئێرە باسی بکەین. بۆیە
رخصتان يك دقيق دو برادر لسر خطن أجر وأنا جواب دينو. دكتور مؤمن ياسين محمد أمين ناسراوە بە دکتۆر مؤمن زەڵمی لە ساڵی 1985 لە ناحەی خورماڵ هەورامان لە پارێزگای هەڵەبجە لەدایک بووە. وەناغەکانی سەرەتایی و ناوەندی بە زمانی فارسی لە ئێران خوێندووە. بەکالۆرێسی لە بەشی زمانی ئینگلیزی کۆلیژی پەروەردەی زانکۆی سەلاحەدین بەدەستهێناوە. دوای ئەوە ماستەری لە زمان و ئەدەبی ئینگلیزی لە زانکۆی بانگەلۆری هیندستان بەدەستهێناوە. پاشان دکتۆرای لە سیاسەتی زمان و پەروەردە لە کۆلیژی پەروەردەی زانکۆی EMU لە قوبرسی تورکیا خوێندووە. لە چەندین زانکۆ و پەیمانگا وانەی وتۆتەوە، هەم لە پارێزگای سلێمانی هەم لە ئەولێری پایتەختیش. چەندین وتمان توێژینەوەی ئەکادیمی هەیە خۆی لە 20 توێژینەوەی ئەکادیمی بوودا. هەروەها 7 کتێبی بڵاوکراوەشی هەیە کاکتۆر مؤمن. جگەرەوە لە زۆر وەکو ڕۆژنامەنووس و لێکۆڵێری سیاسی زمانەوانی فەرهەنگی لەگەڵ ژمارەی زۆر لە میدیا و ناوەندە نێوخۆیی نێودەوڵەتیەکان کاری کردووە. هەروەها 2 فێلۆشیپی نێودەوڵەتی ئەمریکی و ئەڵمانی بەدەستهێنایە. ئێستاش مامۆستایە لە بەشی وەرجێران لە زانکۆی جیهانی لقی سلێمانی. وەکو کەسایەتی شەمە دەیناسین لە نزیکەوە، کەسێکی هەم دڵسۆزە بۆ کارەکانی، هەم زۆر لە خۆبردووانە هاوکاری هەموو ئەو لایەن و دەستگا و ڕێکخراوانەیە کە داوای هاوکاری و پاڵپشتی لێ دەکەن. ئێمە سوپاسی دەکەین کە هەر کاتێک داوامان لێ کرد بێ ئامادە بووە بۆ ئەوەی بابەتمان پێشکەش بکە یان لەگەڵمان بەشدار بێ. هیوادارین ئەم شەویش بە سەرنج و تێبینیەکانی خۆتان ئێوەش بابەتەکە دەوڵەمەندتر بکەن. کاکتۆر زۆر سپاس. ئێستا جەنابەت دەبی کۆهۆستبی بۆیە دەتوانی یەکسەر دەست پێ بکەی. ئەگەر پێت باشە ئەو شاشەیە دێڵینەوە، ئەگەر نا خۆت چۆنت پێ باشە کاتەکە لە ئێستاوە ئی جەنابەتە سەعات 9 دقەیە حسابی کاتەکە ڕادەگرین ئەمەش لەگەڵ دەبین. فەرموو. زۆر سپاس. ئێوارتان باش. دکتۆرکیان دەنگم هەیە وانە؟ بەڵێ دەنگ هەیە لام. زۆر باش. مامۆستانی بەڕێزم، دکتۆرانی بەڕێز، هاوڕێیان و خۆشەویستم، زۆر خۆشحاڵم لە خزمەتانە. سپاس و قەدر و پێزانێکی زۆرم بۆ کاکتۆر ئیمداد مامۆستای گەورە بەڕێزم کە لە قۆناغی بەکارهێنان لە خزمەتی بووم. دواتریش هەر لە پەیوەندی و دڵسۆزی جەنابیانە مەسعودبەند بووین. هەمیشە پاڵپشت و پشتیوانێکی سەرسەخت بۆ بۆمان و بەدڵنیاییشەوە کەسانێک ئەیشەوە هەمیشە لەگەڵمان بووە. بەڕێزان، وەکو کاکتۆر ئیمداد باسی کرد، لە 21 شوباتی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی زمانی دایکە و ئەماش لە سەرتاسەری جیهانە کارێ سەرەکرێ دەنگدانەوەی هەیە و هەروەها با بڵێن بڕیاری نێودەوڵەتی و بڕیاری وڵاتە جیاوازەکانی بۆ دراوە و کاری لەسەرەکرێت. ئەم ساڵی بە خۆشحاڵە جارێکی تر یونسکۆ لە دقیقاً لە 20 شوباتا بەیاننامەیەکی تازەی بڵاو کردەوە و داوای لە وڵاتان کرد کە بە گرنگیەوە لەمە بڕوانن و داوای لە وڵاتان کرد و کە کار لەسەرەوە بکەن کە وەکو مافێکی زمانەوانی منداڵانی وڵاتە جیاوازەکان بە زمانی داکی خۆیان بچنە پرۆسی خوێندنەوە و خوێندەواری خوێندنیان بۆ بکرێت. ئەو بابەتەی کە من پێم خۆشم شەو باسی بکەین بەتەنیشت قسەکردن لەسەر سیاسەتی زمان و پلاندانانی زمان لە هەرێمی کوردستانە بابەتێکی زۆر گرنگ کە ئەویشەوەیە کە بەداخەوە ئێستا ڕۆژ بە ڕۆژە بینین کە درک پێکردن و هەستان بە دڵسۆزی نواندن بۆ منداڵەکانمان، بۆ خوێندکارەکانمان، بۆ قوتابیەکانمان لە قۆناغی سەرەتایی وای لێ هاتووە کە ئێستا جۆر لە جۆرەکان دابەشبوونێکی فراوانی کۆمەڵگەی لێکەوتوێتەوە و ئەمەش دقیقاً گەشتوتە ئەو ئاستەی کە خانەوادەکان زۆر جار پرسیارمان لێکەن یان ڕوبەڕووی پرسیارمانەکەنەوە کە ئایا منداڵەکەمان بینە قوتابخانەیەکی ئەهلی ئینگلیزی یان لە قوتابخانەیەکی حکومی و یا با بڵێن قوتابخانەیە کە زمانی دایکی دەداوێت. ئەم بابەتێکە ئەوەندەی کە لەژێر کاریگەری و هەژمونی جیهانگەرایی و گلۆباڵایزیشن و ئەوەی کە پێوترێ ئەمریکانایزیشنە و ئەو پرۆسەسە جیاوازانەیە ئەوەندەش کاریگەری لەسەر تاک بە تاکی خێزانەکانی کۆمەڵگە بەجێهێشتووە بە تایبەت دایک و باوکەکان.
بۆیش پێم خۆشە بە کورتی ئاماژە بۆ بکەم کە ئایا بەڕاستی ئەم پرسە لەکوێی دۆخی زمانەوانی جیهاندایەوە لەکوێی سیاسەتی زماندایە. خۆی ئێستا لەسەر تاسەری جیهانە ژمارەیەک زمان هەن کە بەرەو پوکانەوە و لە ناوچوونە چن و ئەمەش دیاردەیەکی فراوانە ڕوبەڕووی ئەو زمانانە بووەتەوە. بۆیش ڕێکخراوەی دەوڵەتەکان کار لەسەرەوەکەن کە ئەم زمانانە بهێڵنەوە. ئەمەکێک لە پرسەکان کە وەکو پرسیارێکی سەرەکی هاتوتە ئاراوە وەکو بابەتێکی سەرەکی های لەسەرەکرێت. دومیانەوەیە کە ئایا هەر بەڕاستی پراوێز خستن ئیگنۆرکردنی زمانی دایکی ئەوەندە ئاسانەکەەوە ئێستا زۆرێک لە وڵاتانی جیهان لە سایەی وەگوتم ئاماژەم پێکرد بزنس و ئەم تەکنۆلۆژیا و ئەم جیهانە پێشکەوتووەیە ئیحمالیەکەن بەجێڵن. من پێم خۆش ئاماژە بە داتایە بکەم ساڵی ڕابردووی مەلەزانکۆی سۆران دیدارێک هەبوو لەسەر پرسی زمانی کوردی بەڕێز وەزیری پەروەردە تەشریفی لێ بوو قسەی سەرەوە کرد کە لە کوردستانە 600 قوتابخانە ئینگلیزی و عەرەبی هەیە کە من پێم وایە لەو 600 بە هیچ شێوەیەک زمانی کوردی دواتریش لە ناو ئەنجومەنی وەزارەتە جارێکی تر تەلەفۆنیان بۆ کردینەوە و چونە سەرخەت لەگەڵیانە هاوکاریمان کردن لەوەی کە ئەم پرسێک لای بکەنەوە بۆی کە من پێشنیارەکەم بۆ شوی بە ئەو 600 قوتابخانەیە و ئەو قوتابخانانی کە زمانی کوردیان تیان ناخوێنرێت منداڵ یا قوتابی بۆی نەبێت پۆلی 6 تەواو بکات و بڕاتە 7 تاوکو تاقیکردنەوەیکی زمانی کوردی نەکات کە پێم وابێ ئەوە چۆتە جواری جێبەجێکردنەوە ئێستا بڕیار لە مساڵەوە کای لەسەر بکرێت. بەتەنی ئێمە پراوێزخستێکی فراوان بۆ هەرێمی کوردستانە. بۆیش بەڕاستی گەرچی نامەوێت بچمە ناو قوڵایی ئەوەی کە ئایا سیاسەتی زمانی لە هەرێمی کوردستانە بە چه ئاڕاستەیەکە ئاڕواوە و هەنگاوەکان چیان کردووە بە کوێ گەشتون. ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەتین. من دقیقاً ئەم ساڵ لە 21 شوباتا پڕۆژەیەکم پێشکەش بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کرد بۆی کە سیاسەتی زمان بۆ هەرێمی کوردستان داڕێژین. ئەوانیش من بە خۆشحاڵیەوە بڵێم کە زۆر دڵخۆشم بەوەی کە ئەم ساڵ بە پێچەوانەی ساڵانی ترەوە بە ئیزافەی ساڵانی تر با بڵین پرسی پلاندانانی شکۆمەندی زمانی کوردی و پرسی گێڕانەوەی شکۆمەندی بۆ زمانی کوردی و پرسی پرستجی زمانی کوردی تا ڕادێکی زۆر باش هاتە سەرخەت و تەنانەت سەرۆکوەزیران خۆی بڕیایدا کە تویتەکانی لە مۆلا بە زمانی کوردی بکات. ئەم ئاگاییەکی ئێستا دروست بووە زۆر جێگای دڵخۆشیە بۆ ئێمە چکە من دۆکۆمنتم لایە لە پەرلەمانی کوردستانە ئەندا پەرلەمان پرۆژەی پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردن لە خۆلەکانی ڕابردووە سەرۆکی پەرلەمان لەسەر نووسیوە نازانم سیاسەتی زمان چیە نازانم یاسای زمان چییە شکایە تێمگەێنن. ئەم با بڵێن جیاوازیە زۆری لە ماوەی 15 ساڵ ڕابردووە بۆ ئێمە جێگەی دڵخۆشیەوە بەڕاستی جێگای پێزانینە بۆ من دەستی هەموو کەسێکە گوشم کە کار لەسەر ئەمە ئەکات ئێمە پێداچوونەوە بە زمانی کوردی بە سیاسەتی زمان لە هەرێمی کوردستان بکەین و گرنگی بە زمان دایکی خۆمان بدەین. ئەمە وەکو لایەنێکی تر ئەم پرسەی ئەم شەو کە ئێمەمانوێت قسەی سەر بکەین کە ئایا بۆچی گرنگە منداڵ بە زمانی دایکی بخوێنێت یان با بڵێن بۆچی گرنگە منداڵ سەرەتای قوتابخانەی لە قوتابخانەی لە قۆناغی سەرەتایی یا بە زمانی دایکی بڕاتە بەردەم پرۆسەی خوێندنەوە. خۆی لە بنەماکانی سیاسەتی زمانەوەیە کە چەندە زمانە ڕواتە ناو قۆناغە جیاوازەکانی باڵێ لێڤڵە جیاوازەکانی کۆمەڵگەوە و چەندە زمان پێشوازی لێکرد لەلایەن کۆمەڵگەوە. بۆیش ئەم بابەتە ئەکرێ وەکو ئەلمنتێک وەکویەک لە با بڵێن لاینەکانی پرستج پلانینگ باسی بکەین کە بریتە لە پلاندانانی شکۆمەندی بۆ شکۆمەندی زمانی کوردی کە مامانەوێت لە هەرێمی کوردستانە کای لەسەر بکەین. بۆیش هەر کاتێک کە توانیمان زمانی دایکی بخینە پرۆسەی خوێندنەوە و منداڵەکانمان ڕابین لەسەرەوەی کە بە زمانی دایکی فێری نووسین و خوێندنەوە بن دواتریش باسی قۆناغە جیاوازەکانەکەم کە چەندە لە کاریگەری سەرگەشەی منداڵ هەیە ئەو کاتە توانین بڵێن کە زمانی کوردی یا بڵێن زمانی دایکی بایەخ و تایبەتمەندێکی زۆری هەیە. دواتریش لە ئێستا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە گفتوگۆی بابەتێکی تایبەتەکەن کە من لە خزمەتیانام لەو لیژنانەیە ئەویشەوەیە کە چۆن زمانی دایکی لە هەرێمی کوردستانە پەرە پێ بدەن و مافی زمانوانی بۆ دیالێکتە جیاوازەکان بگەڕنەوە. ئەوەندەی کە ئەگادار بن جەنابتان ساڵی ڕابردوو وەزارەتی ڕۆشنبیری پرۆژەیەکی پێشکەش کرد بۆی کە زمانی دایکی لە پارێزگای هەڵەبجەش بکرێتە بواری جێبەجێکردنەوە منداڵانی ئەوەیە کە لە باڵین لە قوتابخانانان کە با بڵین زمانی دایکیان هەورامیە شەوەزاری هەورامیان هەیە بتوانن بە شەوەزاری هەورامی لە قۆناغە سەرەتاییەکانە 1 تا 3 مادەیەکیان هەبێت و کار لەسەرەوە کرد. ئەوە پێشکەوتانن کە پێم خۆش بوو جەنابتان ئاگاتان لێ بێت. زمانی دایکی بە شەوەیەکی گشتیە توانین باسی بکەین کە بریتیە لە پەیوەندی نێوان منداڵ و کۆمەڵگە. یعنی ئەگەر
ئێمە قسەمان لەسەرەوە بێت وەکو زمان وەکو ئامرازێکی پەیوەندی کە زۆر جار با بڵێن پێناسە ئەکرێت وە دێتە بەردەمینەکانەوە ئەگەرچی بە بڕای من لە ئێستاە ئێمە بەتەنیشتەوەی کە باسیەوەکەین کە زمان وەکو ئامرازێکی پەیوەندیە دەتوانم من بڵێم زمان بریتە لە هۆکارێکی بیرکردنەوە و بە دڵنیاییشەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاستی تێگەشتن و پێگەشتن و بیرکردنەوەی مرۆڤ جیاوازەکانە بێت و ئەمەش دقیقاً ئەوەیە کە ئێمە ئەمەسێتەوە بەوەی کە پێمان وایە زمانی بوومیە زمانی نەیتیڤ زمانی ئەوەی کە کاکتۆر باسی کە زمانی زگماکی کە ئێستاش ئەتوانین لە کوردستانە ئێمە ئەو پرسە باس و خواسی لەسەر بکەین چەندە کاریگەری هەیە لەسەر منداڵەکانی ئێمە بۆی کە داهاتووە بیان بەستینەوە بۆ کۆمەڵگەیەکی پێشکەوتووە و چاوەڕوانی ئەویان لێ بکەین ببنە کەسانێکی داهێنەر ببنە کەسانێکی بەتوانەوە کەسانێکی خزمەتی ئەم کۆمەڵگەیە بکەن. لە چەند ساڵ ڕابردووە بەشێکی زۆر لە وڵاتان بیریان لەوە کردەوە کە ریفۆرم لە سیاسەتی زمانی و پەروەردەی خۆیان بکەن و ئەو گەشتنەوە بڕای کە بەڵێ پێویستە زمانی دایکی بکرێتە زمانی خوێندن لە زۆرێک وڵاتەکانە یعنی بۆ من لە سوید لە ئەوروپا لە زۆربەی وڵاتەکانە ئەمە بۆتە پرسێکی جیاواز و پرسێک کاریگەر و کاری جدی لەسەرەکرێت چونکە توێژینەوەکان گەشتونتە ئەو بڕوایی کە پرسی زمانی دایک بۆ منداڵ لە قۆناغی سەرەتاییە بە دڵنیایی و کارێگەری ڕاستەوانەی هەیە لەسەر پێشکەوتنی منداڵەکە لەسەر ئاستی بیرکردنەوەی لەسەر گەشەی فکری و گەشەی هزری منداڵەکە. لە کورتیا لێرەدا بە کورتی پێم خۆش ئاماژە بۆ بکەم کە ئەو هۆکارانە کامانن کە وامان لێ کات پێداگر بین لەسەرەوەی کە پێویستە منداڵ بە زمانی دایکی بخوێنێت بەتایبەت لە قۆناغی سەرەتاییەکە ئەمەوەکو هەموو جارێک پێم خۆش نییە دووبارێکەمە بەڵام مەبەستی من دقیقەن ئەوەیە من پێم وایە منداڵ تا قۆناغی سەرەتایی تەواو کات بە هیچ شێوەیەک پێویست ناکات بڕواتە ناو قوتابخانەیەک کە language of instruction زمانی دایکی خۆی نەبێت. ئیتر ئەو زمانە ئایا زمانەکە لەو شوێنە عەرەبیە با بڵێن کێسە بەش لە قوتابخانەکانە پێم وایە بە 140 قوتابخانەمان هەیە لە کوردستانەکە بە زمانی عەرەبی دەخوێنن نزیکەی 400 ئەوەندە قوتابخانەمان هەیە بە زمانی ئینگلیزی خوێنرێت و ئەو پرۆسەی کە لە ساڵان ڕابردووە وەزارەتی خوێندنی وەزارەتی پەروەردە دقیقاً لە 2015 و 16 کاری لەسەر کرد چەند قوتابخانەیەکی هەرێمی کوردستانی کرد بە ناوی نمونەیەوە language of instruction گەوەڕی بە زمانی ئینگلیزی و دواتر وەزارەتی پەشیمان بوویەوە لەو بڕیارەی. بێگومان منداڵ کە پێش قوتابخانە بە زمانی دایکی ئاخاوتنەکانی ئەنجامەدات کە ئێمە لە 4 ساڵی تا 6 ساڵی ئێمە دەرفەتی گفتوگۆ دەرفەتی قسەکردن دەرفەتی ئاخاوتن بۆ منداڵە ڕەخسێنرێت و منداڵ دەتوانێت لە دوای 4 ساڵیەوەتر بە شێوازێکی فراوان دەربڕینەکانی پێشکەش بکات. بۆیەش منداڵ کاتێک چێتە قوتابخانە ئەگەر ئەو دابڕینەی توش نەکەین ینی لە ماڵەوە بە زمانی دایکی خوێنێت ببرن بە زمانی دایکی گفتوگۆ ئەکات بە زمانی دایکی ئاخاوێت کاتێک گەڕاتە قوتابخانە ئەگەر تووشی ئەم شۆکەی نەکەین ئێمە بە دڵنیاییەوە ئەتوانێت سەرکەوتوتر بێت. دقیقاً مەبەستمەوەیە منداڵێکە لە ماڵەوە بە زمانی دایکی گەورە ئەبێت بە زمانی دایکی گۆ ئەکا بە زمانی دایکی ناوی شتەکان فێر دەبێت کاتێک چتە قوتابخانەوە ئەگەر ڕاستەوخۆ قوتابخانەکەی زمانی دایکی نەبێت language of instruction لە قوتابخانەکە زمانی دایکی نەبێت تووشی پێکدادانێکی فکری و تووشی پێکدادانێکی بیرکردنەوەی ئەبێت منداڵە و دقیقەنەوە کەسانی لێدێت کە زۆر جاجنابتان زان تووشی شۆکی کللتوریە بن کاتێک کەسن ناو شوێنێکەوە کە ئاگاداری کللتوری ئەو شوێنەنین یان ئەویان نەبووە. بۆیش بەڕاستی لە پێناوەی ئەو بۆشایی بپارێزین بۆشایی تەمەنی 4 ساڵی هەتاکو بۆشایی تەمەنی 6 ساڵی ئەم 2 ساڵە کە بە بڵین بە تەمەن بە کاتی پێگەشتنی زمانی منداڵەکە دەناسێنرێت بۆ ئەو بۆشایە جارێکی تر دروست نەکەینەوە منداڵەکە تووشیەوە نەکەین کە دابڕانێک دروست بێت لە نێوان زمانی دایکی و زمانی قوتابخانەکەدا. منداڵ لە قۆناغەکانی سەرەتایی خوێندنا پێویستە بە تەواوەتی فێری نووسین و خوێندنەوە بێت. ئەوە دەقیقەن هەمومان هاوڕاین لەسەرەی ینی پرۆسەی پەروەردە لە قۆناغی سەرەتاییە ئەوەیە کە منداڵەکە فێری نووسین و خوێندنەوە بکرێت. ئەگەر چی ئێستا بە بڵین لە وڵاتە پێشکەوتەکانەوە بەتەنیشتی خۆشمان گەشتێتە ئەو ڕای کە بەتەنیشتیەوە پێویستەکە منداڵ زمانەکە بیانەکانیشی بناسێنرێ بەم لە هەرێمی کوردستانە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی بە منداڵەکانمان ئەناسێنن بەتابەت لە قۆناغی سەی سەرەتاییەوە ئیتر وردە پێگەشتن و تێگەشتن لە زمانە بیانەکانیش فراوانترە بێت. بە بڕوای توێژەرێکی بەڕێز کە لە ساڵی 2016 بەناوی یاری توێژینەوەیکی ئەنجامدا و لەسەر زمانی خوێندنی منداڵان گەشتۆتە ئەو بڕوایی کە خوێندنی زمانی دایک کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر بەرزکردنەوەی ئاستی فێربوون و زانستی منداڵان هەیە. ینی زمانی دایکی کاتێکە وەکو ئاماژەم پێکرد منداڵەکە بە زمانی دایکی فێری گفتوگۆت بووە ناوی شتەکانی لەبەر کردووە چوتە قوتابخانە لەوێش بە هەمان شەو درێژەی پێدات ئاستی پێگەشتن و ئاستی فێربوون و زانستی منداڵەکە بەرەو پێشەوە ڕوات. ئەمە توێژینەوەیەکە کە لە ساڵی 2016 ئەنجام درراوە. بەهمان شەوە خوێن لەکات لە خۆی لە بە ئامانجی پەرپێدانی توانای فێربوون و وەرگرتنی زانیایی لە منداڵە
بەڵام خاڵی گرنگتر ئەوەیە کە منداڵەکە ئەگەر زمانی دایکی خوێن لە بنەڕەتدا ئاسانتر و باشتر توانێت ڕای خۆی دەربڕێت. نیشانتی لۆکەڵەرێکی تر لە ساڵی 2007 گەشتوتە ئەو بڕوایی کە خوێندنی زمانی دایک لە قۆناغی بنەڕەتیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پێشخستنی بیرکردنەوە و فراوانکردنی هەستی ئەدەبی و توانای زانستی منداڵ هەیە. بەڕێستان ئەزانن ینی پێم وایە ئەو بەڕێزانی کە لێرن ڕەنگە زۆر بمان با بڵێن سەرەتاتەیەکمان لەگەڵ زمانە هەبێت. زمان پرۆسەی فێربوونی زمان کاتێک گاتە قۆناغی تێربوون یا با بڵێن قۆناغی پڕبوونەوەی کە ئیتر ئەو کەسە پێویست بۆ نکات کە بگەڕێتەوە بۆ زمانەکەی تری بۆ بیرکردنەوە. ینی زۆر جار ئێستا با بڵێن دیبێتە تازەکان گەشتونتە ئەو بڕوایی کە بەڵێ منداڵ یا با بڵێن کەسی فێرخواز ئەو کاتێک کە ئەگاتە قۆناغێک ئیتر پێویستی بەوە نەبێت بگەڕێتەوە بۆ زمانەکەی سەرەتایی. ینی بۆ نمونە تابیەکی زانکۆ ئەگەر فێری زمان ئینگلیزی بوو و پێویستی بەوە نەبوو کە بگەڕێتەوە بۆ زمانی کوردی لە مێشکات بینوسێت و تەرجەمەی بکات ڕاستە خۆ دوای بکات بە ئینگلیزی کاتە ئەو منداڵە یان ئەو کەسا ئەو گەنجە ئەو فێرخوازە گەشتە ئاستێکی پێشکەوتوی زمانی ئینگلیزی. ئەمە کو نمونەیە. بۆیش ئەم توێژینەوەی جەخت لەسەرمە ئاکاتەوە کە منداڵ بە خوێندنی بە زمانی دایک ئاستی بیرکردنەوەی باڕاستێکی زۆر باش گەشاکات و کاریگەریە بێت لەسەر کریێتیڤیتی لەسەر بڕای داهێنەرانی خۆی لەسەر نووسینی ئەدەبی و لەسەر کاریگەری و بیرکردنەوەی فراوان. ئاشکرایە پەروەردەی نوێ جەخت لەسەر بەشداری ڕاستەوخۆ کاریگەر و فراوانی قوتابیە کاتەوەی کە ناومان ناوە لەرنەر سنتەر. ئەم بەڕێزانەی کە کاریان لەسەر ئەم توێژنەوە جیاوازانە کردو گەشتونەوە بڕوایی کە بە دڵنیاییەوە کاتێک باسەکەن تابی چەقی پرۆسەی فێرکردنە زۆر گرنگە قوتابی سنتەر بێت دەرفەتی پێ بدرێت بیرکردنەوەکانی خۆی پێشکەش بکات. بیرکردنەوەی منداڵیش هەمیشە بە زمانی دایکی دەست پێ دەکەن کاتت کاتێک پێویستمان بەوەیە گوێ لە بیرکردنەوەی منداڵ بگرین پێویستمان دەرەچێکی بۆ فراوان بکەین تا لە کەشێکی تەندروست و خێرادا و بێ گوڕێگۆڵ بیرکردنەوەکانی دەربڕێت کە تەنها بە زمانی دایک ئەمە دەکرێت. ئەمە وەکو ئاماژەم پێکرد جەختکردنەوەی لەسەر ئەو لەرنە سنتەرەی کە ئێستا پرۆسەی پەروەردە لەسەر تاسەری جیهانە کاری لەسەرکات و هەتا ئەو پێداگۆژی کە لە هەرێمی کوردستان لە 5 ساڵ ڕابردووە کاری لەسەرەکرێت دقیقاً جەخت لەسەر ماکاتەوە کە پێویستە فێرخواز سنتەر بێت لە پرۆسەی پەروەردە فێرکردندا. خوێندنی زمانی دایک هۆکاری کاریگەرە بۆ دروستکردنی پەیوەندێکی بەهێز لە نێوان خێزانی قوتابی و قوتابخانەیە. کە خوێندنی زمانی دایک دەبێتە پاڵنەری کارە بۆ ئەوەی دایک و باوکی منداڵ دڵخۆش بن بە بەشداریکردن لە پەروەردەی منداڵەکانیاندا و بە بەدڵنیایی و بەشداری دایک و باوک هۆکارێکی سەرکەوتنی پرۆسەی پەروەردە و خوێندنە. جەنابتان ئەزانن ئێمە ناتوانین خێزان لە پرۆسەی فێرکردن لە پرۆسەی پەروەردەدا بڕین. بۆیەش بۆ ئەوەی کە بگەینە دەرەنجامێکی تەندروست دەرەنجامێکی دروست لە بوونی پەیوەندێکی تەندروست لە نێوان خێزانی قوتابیەکە قوتابیەکە و قوتابخانەکە پێویستمان بە زمانی دایکی هەیە. تو کاتێک کە منداڵەکە توانن لە ماڵەوەش گفتوگۆی پرسوبابەتەکان لەگەڵ دایک و باوکە بە زمانی خۆی بکات و لە قوتابخانەشە بە هەمان شێوە بە دڵنیایی و کاریگەری زۆر و بە کاریگەری ڕاستەوخۆی بێت لەسەر بەهێشتنەوەی پەیوەندێکی تەندروست لە نێوان خێزان و کۆمەڵگەیە. ئەمەش بە بڕوای توێژەرانی بەڕێز کارسیک و نۆبڵێت لە ساڵی 2020 گەشتنەوە ئەو بڕوایی کە پەیوەندێکی ڕاستەوانە هەیە لە نێوان خێزانی قوتابی و هەروەها قوتابخانەدا بۆەوەی کە بتوانێت ئاڕاستێکی باشتر پێشکەش بە پرۆسەی فێرکردن و پەروەردە و زانست و ئاستی زانستی بیرکردنەوەی منداڵەکە بدات. خوێندنی زمانی دایک دەرفەتێکی باشتر بۆ مامۆستانی ئەو دەڤەران دەڕەخسێنێت کە بتوان ئەوانش بە زمانی دایکی خۆیان وانەکان بشی بکەنەوە. هیچ جۆرە کەمبود و کورتێنانێک لە وەرگرتن و بەخشین زانیاری و معریفە لە نێوان مامۆستا و قوتابیان نەبێت. ئەمەش بە هەمان شەوە وەکو ئاماژەم پێکرد ئەگەر چی لە خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردنایە بەڵام لە خزمەتی ئاستی مامۆستانی بەڕێزدایەوە دەرفەتیان وەڕەخسێنێک کە بتوان بە زمانی دایکی باشتر و باشتر هەم بابەتەکە بۆ خۆیان وەربگرن و هەم بتوان پێشکەشی بکەن بە شێوازێکی زۆر باش. بۆ منداڵانی قۆناغە بنەڕەتەکان خوێندنی زمانی دایک دەبێتە هۆی ئەوەی کە لامەرکەزیەت لە پرۆگرامی خوێندن نابێتە ئاراوە. واتە هەمومان ناچار نابین کە پابند یەک جۆر پرۆگرامی خوێندن بین. ئەگەر بیتان بەڕێزان من پێم وایە ئەو مامۆستانێک ئێستا لە زانکۆکانە کارەکەن و تەڕادێک بەشێکی زۆرمان بیرمان دێکە ئێمە کاتە لە قوتابخانەیە بووین لە سەرەتایی و لە ناوەندی و لە دواتریشا ئەگەر وانەی ئینگلیزی بە نمونە وەرگرین یا وانەی مێژوو بە نمونە وەرگرین ئێمە کۆمەڵێک شتی نامۆمان پێناسێنرا. یعنی دەهاتن ئینگلیش فۆر عێراقیان بۆ هێنای بووین یان مێژووی نەتەوەی عەرەبیان پێشکەشەکردین. ئەمانە کاریگەری زۆریان لەسەر ئێمە هەبوو کە حەز و خواستمان بۆ پەروەردە نەمێنێ و بە دڵنیایی شۆ کەسانێکی زۆرمان هەبوو کە وازیان لە خوێندن هێنا و خوێندنیان بەجێهێش لەبەر خاتریەوەی کە نەفرەتیان لە عەرەبە کرد با بڵێن لە ناو دووکەوانەیە کاتێک کە مێژووی نەتەوەی عەرەبە خوێنرا ئەو کاتە لە قۆناغە جیاوازەکانی ناوەندی و دواناوەندیە.
بەم شێوەتوان بگەینە ئەو بڕایی لە بەرامەدا پشت بە پرۆگرامی خوێندنە بەس کە زۆر نزیکە لە بازی منداڵانەوە لەسەر ئاستی بوون لە ڕۆحی خۆیەوە خۆشەویستی زیادی بۆ خوێندن و ویستێکە توێژنەوەیەکی لەم بوارەیە ئەنجامدا. دکتۆر جارجارە دەنگ دەپسڕێ نازانم هەر زۆر گرنگە کە لە منداڵی کلتور و فەلەپور بە پێچەوانەی خوێندنەوە. وڵای کاکتۆریان نازانم ئینتەرنێتەکەی جار دەپسڕێتن ئێستا باشە؟ ئێستا باش بوو ینی زۆر باشە قوتابی زۆر گرنگە لە منداڵیەوە لە سەر کلتور و فەرهەنگ و کەلەپور و شارستانتی خۆی دانەبڕێنرێت بە پێچەوانەیەوە خوێندنی ڕێزمان و دەبی زمانی دایک دەرفەتی گەورە ئەداتە منداڵەکانمان کە بتوانن شارەزای فەرهەنگ و ڕۆشنگەری و ئەدەبیاتی خۆی و ناوچەکەی خۆی بێت هەستێکی بەرزی لا دروست بێت کە خوێندن و پەروەردە فێرکردن ڕۆشنکەرەوەی ڕێگاکەی دەبن و زیاتر شارەزایەکەن لە زێد و بنەچەی خێزانی و نەتەوەی خۆی و پێویستە ئەوە تۆ بکرێتەوە کە خوێندنی زمانی دایک بۆ منداڵ لە قۆناغی بێتە مافێکی تەواو یاسایی و دموکراتی و ڕەخساندنی یەکەمین ژینگەی پەروەردەی دروستە و ساغە بۆ منداڵ کە بتوانێت خۆی تا بدۆزێتەوە و پەرە بەتوانەکانی بدەن. ئەمە ئەو چەند هۆکارە بوون کە بە پشتبەستن بە کۆمەڵی توێژینەوەی نوێیەکە لە ساڵی 2016 2017 2018 2019 تا 2020 ئەنجام دراون جەخت لە سەرماکەنەوە کە زۆر گرنگە منداڵ بە زمانی دایکی خۆی بخوێنێت. ئەمە وەکو ئاماژەم پێکرد وەکو پرسەکە بە شێوەی گشتی. بابەتێکی تر کە زۆر گرنگە ئێمە کار لەسەر بکەینەوەی کە منداڵ کە دەرفەتی ئەوە دەینێ بە زمانی دایکی بخوێنێت ئێمە بەدڵنیاییەوە ئەتوانین بیگەینە ئەو بڕوایی و بیگەینە ئەو قۆناغی کە خزمەت بە پرۆسەی زمانی کوردی لە کۆمەڵگەی کوردی ئاکات و بەدڵنیایی بتوانێت داهاتووشە هەنگاو بە هەنگاو بەرەو پێش بڕوات. زۆر سپاس دەستان خۆش بێخوا من پێم خۆشە لێرەوەی تر دەرفەت دەم بەڕێستان بۆی کە بەشداری بکەن لەگەڵمانە و بتوانن ئەو پرسێک گفتوگوی لەسەر بکەین و کاکتۆریان ئەگەر ئیزن بفەرمیتر جەنابتان زۆر باش دەستت خۆش بێ وەڵا خۆشبەختانە کاتی زۆرمان هەیە بۆ مناقەشە و دەبینم ناوەکانیش کەسانی بە ئەزمموی تێدایە حەز دەکەم ئەوانیش بەشداری بکەن سەرەتا خۆبەخشانە چێ دەیە بەشداریکە دوای ئەگەر کەس نەما ئەمن داوا لەوانە دەکەم کە دەزانم هەم سەرکاریان لەگەڵ پرسی زمان هەیە ئەوە زۆر گرنگە. من دەمەوێت یەک ئیزافە بکەم دوو بەڕێز دەستیان بەرز کردوتەوە ئێستاوانە هەڵدەگرین دوای ئەوە دێنە سەر ئەوانی تریشکە ئەگەر حەز بکەن بابەتەکە دەوڵەمەندتر بکەن وەکو گفتوگویەکی کراوە یان وەکو سەرنجێک بەڵام ئاگامان لە کاتی یەکتر هەبێ زۆر باش دەبێت. باسی ئەو پرۆسەی ئێستات کرد کە زۆربەی جیهان بەرەو لێرنەر سنتەر دەڕوایان فێرخواز چەقی پرۆسەیە با بڵێن پرۆسەی خوێندن و فێرکردنە من پێم وایە ئێستا لەوەش تێپەڕیوە ئەگەر سەرەتا مامۆستا سنتەر بوو بۆم دوایانە با بڵێن فێرخواز سنتەرە ئێستا لەوەش تێپەڕیوە دەبێت فێربوون سنتەر بێت نەک فێرخوازەکە ینی دەبێ وای لێ بکەیت ئەو پرۆسەی فێربوون یان فێری بکەیت چۆن فێر بێ ئەوە دەبێتە وا دەکە با بڵێن فێربوون ببێتە سنتەر. ئەوی تر زۆر یەک دەتوانین با بڵێن تەشبیهێک یان لێک چواندنێک بکەین ئەگەر منداڵ کە دروست دەبێت لە هەر مەرحەلەیەکی عمری باوڵێن کە بەر لە دایک بوونیش و دوای ئەو بە منداڵیدا دەڕوا ئەندامەکانی گەشە دەکەن بە بەردەوامی گەشە دەکەن. ئەگەر لە کاتی گەشەی مێشک بۆ نمونە ئەو خواردنەی کە بۆ مێشک پێویستە لە بەردەست نەبێ ئەو مێشکە وەکو پێویست گەشە ناکە. بۆیە زمانیش پێم وایە لەو کاتەی منداڵ لەو تەمەنەی منداڵ کە پێویستی پێیەکە لە بینی 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ و تا زمانی تەواو دەپژێ ئەگەر زمانی زگماک لە بەردەستی نەبێ و پێی نەخوێنێ و تووشی ئەو بەگژێکدا چوونەی یان دووفاقێتیەی ناو خێزان و قوتابخانە نەکرێت کە بە زمانێکی ترە بەڕای من ئەوە دەبێتە هۆی با بڵێن ڕێخۆشکەرێکی زۆر باش بۆ ئەوەی لە ڕووی هزریەوە لە ڕووی گەشەی تەنانەت کەسایەتی ئەو کەسە لایانی داهێنانی لایانی تعبیر و گزارشکردنی لە هەموو ڕوویەکەوە یان ئەو بەهرە هوەری و بە ئەو بەهرانەی کە تێیدایە زۆر بە ئاسانتر دەتوانێت دەری بڕێ. لایەنێکی تر ئێمە لە بیرمان نەچێت کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە با بڵێن هەموو چینەکانی تێدایە چینە وەسەتەکەی زۆر زیاترە لە چینی سەر و لە چینی ناوەڕاستیشی تێدا چینی خواروشی تێدا ئەتۆ ئەگەر
منداڵت بەنێریە مەکتەبێک کە سیستەمی ئینگلیزیە لە سەرەتاییەوە مەبەستماوەیە نەک دواتر وەکو دکتۆرش گوتی من پێم وایە باشترین حل ئەوەیە کە تۆ سەرەتایی بازنەی یەکەم و دووەم کە دەکات تاکو و پۆلی 6 لە خوێندنی ئاسایی بە زمانی زگماک بخوێنێ دوایی ئاسایی ئەگەر بچێتە زمانێکی تر هەتا حدێک چونکە ئەو کاتە تەکوین بووە ئەگەر تۆ لە سەرەتاییەوە بیبیتە مەکتەبێکی ئینگلیزی ئەتۆ حسابی خۆت مەکە کە ئەتۆ هەندێک ئینگلیزی دەزانی ڕەنگە بتوانانی یا هاوکاری منداڵەکەی خۆت بکەیت ئەدی ئەو شوێن و ناوچە و دەڤەرانەی کە ڕەنگە بەگەڕک هەبێ کەسێکیان وشەیەکی ئینگلیزی لێ نەزانێ ئەوان چۆن دەتوانن یارمەتی ئەو منداڵانە بدەن کە ئەگەر ببرێنە قوتابخانەی ئینگلیزییان خوێندن تێدا بە زمانێکی تر بێ مەبەستمەوەیە یعنی ڕێگری زۆرتر لەوەی کە لایەنی باشەی هەبی لایەنی باشەی هەیە بڵێن نییە بەڵام لایەنە خراپەکانی ڕەنگە زیاتر بن بەداخیشەوە ئەو بڕیارەی کە خێزانەکان زۆرجار دەیدەن لە ناردنی منداڵەکان بۆ ئەو قوتابخانە لەناو کەوانە نمونەی یان نێودەوڵەتیانە بەشێکی من دەگەڕێنەوە بۆ چاولێکەری نەک لە تێگەیشتووی بێ ینی یان بەشێکی ڕەنگە بۆ خۆمان وەکو ئەزمونێکی باشمان نەبووە لەگەڵ زمان یان ڕێگر بووە زمان لە بەدەستهێنانی کار و ئەرکێک نامانەوێ منداڵەکانمان بە هەمان ئەو شتانەدا بڕۆن دەتەوێت وەکو سیلاحێک بێ لە دەستی بۆ ئەوی کە تەواو بوو کە تەواوی کرد ئەو زمانە بەباشی بزانێ بۆ ئەوی کاری دەست بێت من هەر ئەوەندە دەڵێم دەستان خۆش بێ زۆر سپاس ئەو بەڕێزانەی کە دەستیان بەرز کرد بۆ زۆرم پێ خۆشە ئەگەر کات دابنێن زۆر باشە هەوو بدەین لە ماوەی خولەکێک قسەکانی خۆمان تەواوکەین ئەگەر کات ماوە وعد بێ دووبارە کاتتان دەدەینەوە بەو ڕیزبەندیە دەڕۆم کە لای من دەردەکەوێت سەنگەر حەمەد سەنگەر فەرموو سڵاو شەوتان باش شەو باش مامۆستا زۆر سپاسی جەنابی دکتۆر دەکەم بەڕاستی خاڵی زۆر باسی باس کرد وەڵاهی بەڕێی من دەمێت لەسەر دوو بابەت قسەی بکەم یەکەمیان لە بەڕێی من یعنی لە هەمووی گرنگتر لە فێربوونی قوتابی لەسەر بنەمای زمانی دایک کە هەموو خەڵکێک دەبی ئەو لایەنەی زۆر بەهێز بکە لۆ ئەوەی قوتابی لە منداڵیەوە بە تەواوی بەشداری لە کۆمەلگادا بکات سەرخەم و ئازارەکانی کۆمەلگەی خۆی وەکو تاچی کورد بزانی لە هەمان کات تێگەیشتن و ڕێزی یەکتر ئەمە مەسەلەن لە کەلتورێکی گەورە دەبین کە مەسەلەی گەورە و گچکەی مەسەلەی زۆر لایانی دیکە لە کۆمەلگەی خۆمان کە بەڕاستی کە کۆمەلگەی کوردی پێدەناسرێتەوە پێویستە ئەو بنەمایە و یان ئەو جۆرە پەروەردەیە بناسرێتەوە ئەگەر لە ڕێگەی زمانی دایک نەبی بەڕای من لە ڕێگەی زمانشکە زۆر زەحمەتە و لە هەمان کاتدا کەلتوری نەریت و ئادابی کۆمەڵایەتی کە هەر کۆمەلگایەک لە ڕووی زمانەوە دەتوانی پێی بناسرێتەوە بەڕاستی ئەوە خاڵی یەکەم بوو خاڵی دووەم دکتۆر باسی وەجەنابیشت باسی ستودنت لێرنی سنترت کرد وڵایە من ڕخنەکەم هەیە لەسەر ئەو مۆزوعی لەبەرەوە ئێستا ئەمە لە دنیای دیجیتالی دەژین کە گرنگترین شت لە دنیای دیجیتالی پێویستمان بە کۆمەڵک فاسیلیتی هەیە لەوانەیە مەسەلەن ئەمە ئینتەرنێتمان زۆر خراپبی یان مەسەلەی دیستانس لێرنینگ بەڕاش جەنابیشتان دەزانن کە بابەتەشی زۆر گرنگ لەسەر مەسەلەی ئەمە لاک ئۆف ئاکسسمان کە ناتوانین زۆر جار ئەمن مەسەل لە ناو کلاس بوویمە ئینتەرنێتەکەم پچڕایە یان نەمتوانە شتێک بدەمە تەڵەبەکان کە ئەو کاتی من لە ماڵەوە مەیان لە ناو دەوام نیمە تەڵەبەکان ئاکسسیان نییە ئەجا بەڕای من لە مەسلەی لێرنینگ سنتەر سودن لێرنینگ سنتەر کێشەیەکی زۆر لۆمان دروست دەکا ئەوەش کەس مەسن خاڵش کەس نەبوونی ئەو مەتریەڵانەیە یان ئەو مادانەیە کە تەڵەبە ناتوانانی لە زمانی دایک وەریگری ئەوەش کێشەشی دروست کردیا کە زۆر جار مەسەلەن ئەمە لە پەروەردە دەڵێن مەجبورین بچینەوە سەر زمانەچکە کە نەتانی زمانی دایک بەکو نونە یان وەکو لایەنەی گرنگ وەگرین لەبەر نەبوونی مەتریەڵە دەست خۆش بێ مام سەنگەر زۆر سپاس مۆمین تێبینەکان لای خۆت بنووسە ئەگەر دوایی ویستت مداخەلەیەک بکەیت
با سێ-چار کە زۆر بگرین دوایی مناقشە دەکەینەوە کات دەدەمەوە. بەڕێکەم توریان فەرموو. زۆر باشە. بەڵێ بەڵێ. کاک محمود باجەلان لای من ئەوها دەرچووە ناوەکە. مامۆستا فەرموو. سەڵامتان لێبێ ئەو کاتتان باش. باشتر مامۆستا فەرموو. دەستان خۆش بێ بۆ ئەو بابەتە زۆر گرنگە. وا پێشەکەی حەز دەکەم سەرنجێک بڵێم بەڕاستی بابەتەکە دەربارەی زمانی کوردیە، بەڵام کە ئێمە زمانی دایک زمانی کوردیە، بەڵام ئەو بەڕێزەی کە بەشداری کرد بەشێکی زۆر لەو دەربڕینانی بەکاری هێنا بە ئینگلیزی بەکاری هێنا، لەگەڵ ئەوەیە کە ئێمە ڕێخنەیەکمان هەیە لەسەر ئەوەی کە بۆچی بە زمانی ئینگلیزی خوێنن. من کە وەکو سەرپەرشتیاری پەروەردەی زمانی کوردی لە هەمان کاتیشە ئەندامی دانانی لیژنەی کتێبی ئەلڤێ پۆل 1 و پۆلەکانی ترم لە وەزارەتی پەروەردە. حەزەکەم ئەو گرفتە بڵێم بەڕاستی ئەمە وەکو زمانی کوردی گرنگی پێدانەکە خۆی لەسەرەوە شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە کە گرنگی دانێکی ئۆتۆ نییە. ئێمە مامۆستاکانمان مودەیەکی زۆر کە کوردی ئەڵێنەوە، یاخود ئەو کەسانن کە بڵێنوانەکانی تر ناڵێنەوە، یاخود زۆرێک ئەو مامۆستایانن کە کێشەی تەندروستی و ئەو بابەتانیان هەیە کە پۆلەکانی زمانی کوردی ئەیان درێتێ و خولێکی ئۆتۆیان بۆ ناکرێتەوە کە فێری شارەزاکانی ڕاهێنانی وانەوتنەوە ئەو جۆرە بابەتانە بن بۆ چاپکردنی کتێبەکان هەتاوکو ئێستا زۆر بێکەوالیتیە. بەڕاستی ئەمەوەکو گرنگی پێدان بە زمانی کوردی خۆی لە خۆیدا گرنگیدانێکی شکلیە، گرنگی پێدانێکی ناوەڕۆکی نییە. بەشێکی تریش ئەگەڕێتەوە بۆ ئەوی بەڕێزیش ئاماژت پێدا کە ئێمە زمانی کوردی کاتێک خەڵک ناچارە بێ، خێزانەکان ناچارە بن کە زمانی ئینگلیزی بخوێنن، هیچ دەرفەتێک نییە تەنانەت ئەگەر بێت و کارگوزارێک بێت لە میوانخانەیەکی شاکار بکات، مەرجە بنەڕەتێکی ئەوەیە کە زمانێکی تر بزانن چۆ زۆربەی میوانەکان خەڵکی پێگانن بە زمانی عەرەبی ئینگلیزی ئەو جۆرە بابەتانەوە. ئەمە ئەو دەرفەتانە ئەبێ وا لێ بکرێ. ئێمە کە میوان هێت بۆ شارێکی وڵاتێکی کوردی، شارێکی کوردی، بۆچی ئەو ناچار نەبێت بە زمانی خودی ئەم نیشتیمانە بدوێتە زمانی دایک و زمانی کوردیە، تاوەکو ئەو کەسانی ئێمە بیانێ ئیشیان دەست بکەوێ بە شانازی و کوردیەکەی خۆیان بخوێنن. پاشان لە ڕووی کولتوری کۆمەڵایەتیەوە گرفتێک دروست بۆ ئێستا کە ڕەنگە خەڵک پێی شەرم بێت یا پێی خەوش بێت کە زمانی کوردی پەتی بەکاربێنێ، ڕەنگە ئەگەر بێت و زاراوەی تر عەرەبی بێ، ئینگلیزی بێ، فارسی بێت، یەکەڵی بکەم بە ڕۆشنبیرتر و بە شارەزاتر لە قەڵەم بدرێ بەداخەوە کەوانێ. کەواتە ئەم گرفتانە پێویستە ئەبێت چارەسەر بکرێ، پاشان ئێمە جەخت بکەین لەسەر ئەوەی بۆچی خەڵک گرنگی بەوە نادا کە زمانی کوردی بخوێنرێ. هیوادارم هەر لە وەزارەتی پەروەردەوە، چونکە ئەمە لە خۆناغی باخچەی مناڵان و بنەڕەتی لە پەروەردەوە دەست پێکە، پاشانێت بۆ خوێندن ئەکادیمیەکان و زانکۆکان گرنگی بە مامۆستای کوردی بە خوێندنی کوردی بە ئەو بابەتانە بدرێکە شانازی دروست بکەنەوەکو بە پێچەوانەکەی دروست بکە. سپاسانە. دەست و چاوت خۆش. زۆر سپاس مامۆستا کە لەگەڵمان بووی. مامۆستا کارزان، من کەلیمەی مامۆستام پێ زۆر لە دکتۆرا و لە لەقەبەکانی تر گرنگە، بۆیە هەر کەلیمەی مامۆستا بەکاردێن بۆ ئاگاداریتان. مامۆستا کارزان فەرموو. کاتتان باش. باشتر، زۆر سپاس. سپاسام دەکەم، دەستان خۆش بێ و سپاسی مامۆستا مومینیش دەکەین لە بۆ شتانەی کە باسی کرد. بەس بەڕاستی من هەندێک تێبینیم هەبوو لەسەر قسەکانی ئەوەی بەڕێزیان باسی کرد، هەندێک تێبینیش کە گشتیە. ئێمە تاوان مامۆستا بابەتێکی پێشکەش کرد کە پەیوەستە بە مەسەلەی زمانی دایک و بەر لە چەند ڕۆژێک لە ئێستا لە کوردستان با بڵێن لە ناو زانکۆکان و هەتا لە دەرەوەی زانکۆکانیش یادی ئەو مەسەلەی زمانی دایک و خوێندن بە زمانی دایک کرایەوە. ئەمە خۆی زێ خۆشحاڵیە و گرنگە، بەڵام من خۆم ئەوی تێبینیم کرد زۆربەی ئەوانەی لە شوێنانە قسەیان هەبوو وەکو سپیک وەکو قسەکەر یان پانێڵیان هەبوو، زۆری نێوانە بەشێکیان کە من خۆم بیان ناسم خۆیان منداڵەکانیان لە مەکتەبانە دەخوێنن کە بە زمانی ئینگلیزییان لە با بڵێن بە شێوازەوە قوتابخانانە کە کەمتر گرنگی بە زمانی کوردی دەدرێ. ئەمە یەک و من پێم وایە ئەمە تاوان نییە، بەڵام لە هەمان کاتدا بۆ کاری هەیە بێنمە کەسێک کە بە دوای مستەقبلێکی باشتر با بڵێن داهۆچێکی باشتر بۆ منداڵەکانی دەگەڕێ، بە دوایەوەدا دەگەڕێ کە هەموو ڕێگایەک تاکاتەوە بۆ ئینەوەکانی خۆی بگەێنێتە ئەمە. بەڵام ئەمە ئەگەرمە پرسیار لە خۆمان بکەین، ئەمە بوون منە لە شارێکی وەکو هەولێر چەند قوتابخانەمان هەیە کە خوێندن بە زمانی کوردی بێ زۆر پێشکەوتوو بێت،
ئەمە پرسیار ڕاست ڕەنگە من نتوانم وەڵام ڕەنگە بەلای زۆرمانەوە ڕوون بێ کە تۆ بزانی قوتابخانەکان لە زۆر ڕۆوە بە تایبەتی لە ئاستە زانستەکەی لە دواوە بێ و بە زمانی کوردی بخوێنێت تۆ ناچاری ببێتە مەکتەبێکی تر ینی بەنەوەیما یەکەمە ئەمە لێرەدا خۆی گرفتە ومن تێبینیەکم لە سقسەکانی دکتۆر هەبووە ویش ئەوەیە کە پێم وایە من هیچ ڕەوشی زمانی کوردی و هەتا خوێندن بە زمانی دایک جێگەی خۆشحاڵین و من هەز ناکەم لە هیچ شوێنە بەڕاستی غیری ئەوەی کە وەکو دەنگۆ قسەبوونی هەیە بەڵام ڕاستی وەکو کارکردن بە پلانی زمان و ئەوانە من بەڕاستی هەز بە شتێک ناکەم کە بوونی هەبێ من خۆش من ناوزان کۆم ئەوە دەزانم و جەنابیش دڵنیام لە من باشتر ئاگاداری ئەم شتانە هەی شتێک کە ئوستاز باسی کردەوەی کە مەسلەی مافروزە یان پێویستە هەموو کەسێ بە زمانی دایکی خۆی بخوێنێ بە من پێم وایە ئەمە هەندێک جار گرفت دروست دەکات بە تایبەتی بۆ ئێمە وەکو کورد کە خاوەنی دەوڵەت نین بۆ نمونە ئێستا داتا هەندێک داتا هەن بۆ نمونە لەش لە کوردستان نزیکەی 1,35,000 عەرەب دەژی ئەمەی بۆ دوایانە بە هەر هۆکارێک هات بنە کوردستان 157 ئەم ڕێژەیە لە هەولێر دەژی لەم ینی ئەگەر ڕێژەکەی لەگەڵ کۆی دانیشتوانی شاری هەولێر لێک دێنەوە دەبێتە 121 دانیشتوانی شاری هەولێر کۆی گشتی دانیشتوانی هەولێر 121 ئێستای عەرەبە ئەمانە بەیان ئەگەر ئەوانیش پلانی سیاسەتی زمانی خۆیان هەبێ ئەمە ڕەنگە کە منەتەوەیەکە من ناڵێم حەقیان نییە بەڵام ئەمە وەکو بۆ کەسێک کە خاوەنی دەوڵەت نەبێت لە ڕووی سیاسیەوە ڕەنگە ئەوانەی لە بواری سیاسە شارەزا بن باشتر لەمە تێبگەن و ڕەنگە زۆر بەشمان لەمە تێبگەین کەمە خەتەرێتێک دروست دەکات لە ڕۆ زۆر ڕۆ یەکێک لەوانش مەسەلەی زمانە لەبەرم پێم وایە پلانی زمان بەو شێوەی کە لە ئەوروپا یان زانایە زمان ناسێک لە دەرەوە بۆ وڵاتەکەی خۆی بۆ وڵاتی چ ئەسکەندەنافی ئەمریکی کردبێتی هەمان دەستکەوت و هەمان ئەنجام بۆ وڵاتی ئێمە باش بێت ئەمە خاڵێ خاڵی تر هەیە من پێم وایە ئێمە گرفتێکی ترمان هەیە لە ناو زمانی خۆماندا کە زمانی کوردیەویش بۆ نمونە ئێستا لە مەکتەبێکدا لە ماڵەوە خەڵکەکە هەمووی بە دەنگم دەگا ئوستاز بەڵێ دەنگت هەیە بەس کاتەکە تێپەڕێ لەبەرەوە گوتمان خەڵکی تری ڕاستە ئەگەر تەواوی سپاس دەکەم ئەمە دوا قسەم دەبێت بۆ نمونە لە قوتابخانەیەک لە دهۆک لە هەولێر ئەگەر لە ماڵەوە هەمویان بە دیالێکتی کرمانجی با بڵێنیان بادینی بن خەڵکەکەی بابێنەوەی بەو شێوە زارە قسە بکەن کە منداڵەکە بچێتە مەکتەب بە سۆرانی مامۆستاکەی دەرس بدێ مژنەوەی لە شۆک دروست دەکات من پێم وایە ئەمە لەو ڕۆ لە ئاستی توێژینەوە لەم ڕۆ لاوازی چکە توێژینەوەکانی بوون من ئێستا هەموو بەشی ئینگلیزیمان هەیە لە کوردستانم بەشی تورکیمان هەیە عەرەبیمان هەیە ئەمانە کەمتر خراونەتە خزمەتی زمانی خۆمان دواتر خزمەتی بە کوردیکردنی توێژینەوە نەک مەبەستم بە زمان هەل لە ڕووی کلتوری و بە کوردی ئەمە کەمتر کراوە سوپاسان دەکەم ببورن کاتم دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا دەست چاوت خۆش مامۆستا ئەحمەد گەرمیانی وەردەگرم سەرۆکیەتی مامۆستایانی کوردستان ئەگەر هەوبێ مامۆستا فەرموو قسەی خۆت بکە شەوتان باش شیوای تەندروستی بە هەموو لایەک دەخوازم باش مامۆستا ئەحمەد لەوەشەکەم دکتۆر و دەستخۆشی لە بەڕێزی دکتۆر زڵمی دەکەم بۆ ئەو کۆڕە جوانە و قسە جوانانە کە پێشکەشی کرد من بە خێرایی پرسیارێکم هەیە و دوو تێبینی یەکەم ئەوەی کە ئاماژەی پێکرد وزارەتی پەروەردە 600 قوتابخانەی عەرەبی نییە سەر بە وزارەتی پەروەردە ئەو 600 قوتابخانە عەرەبی تەسەوڕەکەم لە شاری هەولێردا ئەو پەڕی دە قوتابخانەیە کەمتریش بە زمانی عەرەبی دەخوێنی لەسەر سیستەمی هەرێمی کوردستان ئەوە گانتر هەمووی هینی ئەو عەرەبانە کە بەناو نازحن با بڵێن کە لە هەرێمی کوردستانن و قوتابخانەکانیان سەر بە وزارەتی پەروەردەی فیدرالیە ئەوانە تەنها لە پۆلی دەی ئامادەی نەبێت کوردێکیان ئەخوێنن ئەوەش قەرارێکیانەیە بەداخەوە مدیر عامی خۆمان کە کوردە لە بەغدا مدیر عامی خوێندنی کوردی بریارێکی دەرکردووە کە ئەو مادە تەڵەبە لێ بکەوێت لێ نەکەوێت کارگەری لەسەر دەرچوونی ناکات بەداخەوە یعنی ئەوە هەڵی خۆمانە بەڵام ئەو قوتابخانەیەمە وەکو وزارەتی پەروەردە ناتوانین تەحەکومی پێ بکەین کوردی فەرزکەینە بانیانە و هەوڵیش دراوە یعنی بەڵام ئەو قوتابخانەکانتر کە سەر بە هەرێمی کوردستان کە بە زمانی عەرەبی خوێنن ئەوە بابەتی کوردی تایەوە هیچ کێشە و گرفتێک نییە چۆن لە تورکمانی هەیە چۆن لە سیستەمی ئینگلیزی هەیە کوردی و لە قوتابخانە ناحکومیەکانیش هەیە لەوێشە هەیە خاڵێکی تریش بەڕاستی ئیش باش کراوە بۆ سەری زمانی کوردی و هەمووی ڕۆلی گرنگی بینیەوە ئێستا ئێوە وەکو ڕێکخرا و وەکو مؤسسەیە کە گرنگیەکی خۆتان بۆ زمانە داوە ئەمە کارگەرێکی باشەوە تەسەوڕەکەم ئیش باشش کراوە بەڵام کێشەیەکمان هەیە لێرە زۆر جار هەیە گەر زمانێکتر نەزانی
هەلی کارت دەست ناکەوێت ئێمە ئێستا لە ناوچە کوردستانەکان دەرەوەی هەرێم بە حکمی ئەو دامەزراندن لە سنووری کوردستان نەماوە خەڵک بیرەکاتەوە دامەزرێت لەسەر حکوومەتی عێراق مناڵی خۆی لە کوردی دەرەکات دەخاتە عەرەبی بۆ ئەوە دەرفەتی کاری بۆ بدۆزێتەوە تو ناتوانانی ڕێگربی بەرامبەر بە ئەو کە نتوانانی کاری بۆ پێ بدەیت و ڕێگریش بی لەسەر ئەوە کە دەرفەتی کار بدۆزێتەوە. پرسیارێکم لە مامۆستا هەیە لە دکتۆر ئایا ئێمە باشمان کرد ئەو باسی کرد کە زمانی هەورامی ئایا باشمان کە زمانی بادینیمان لە سۆرانی جیا کردەوە کە ئێستا بادینەکان خۆیان پەشیمانن لەو کارە کە هەر شتێک دەرکەن بە زمانی بادینی با بڵێن بە لەهجەی بادینی بەڵام لە سنووری پارێزگای دوهۆ خوێنەری نییە. یعنی ئایا ئێمەش لە هەورامانی شوا بکەینە لە گەرمیانی شوا بکەینە لە ناوکەهۆر شوا بکەینە ئایا چ سوودێکە بینێ لەوە من ئەوەی کە من ئاگام لێ بەڵێ عەفوان دکتۆر دەستخۆش مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکێتی مامۆستایانی کوردستان زۆر سپاس. کاک دکتۆر مۆمن بە هەندێک کۆمنت لەسەر ئەوانە بدەین بەڕێزی تریش دەستیان بەرز کردێتەوە مامۆستا بێری مامۆستا ئاسۆ مامۆستا ئیسماعیل ئەوانە دەستیان بەرز کردێتەوە دەگەڕێمە وڵاتان بەڕێزان هەر 5 دقەیەک با دکتۆر مۆمن هەندێک قسە بکاتەوە لەسەر ئەو وتانەی کە مامۆستایان پێشکەشیان کرد ئەوجە دەرفەت دەدەینە ئەوانەی تر قسە بکەن ئەوانە شێر ئەگەر دەستان بێن نەخوارێ ئەوە من ئەگەر نا من وای دەکەم فەرمە دکتۆر مۆمن دەستان خۆش مامۆستانی بەڕێز وەڵا پرسیارەکان گرنگ بوو مامۆستای بەڕێز زۆر هاوڕام کە بەدڵنیاییەوە زمانی دایک خوێن بە زمانی دایک کاریگەری لەسەر ڕێز و مامەڵەکە لەگەڵ کلتورا بێت و هیچ گومانێکم لەوەیان نییە بەنسبەت بوونی کێشەی ئینتەرنێت و ئەوەشەوە هاوڕام حکوومەتی ئێمە بۆ ئاراستەی نییە کە لە ئاستی چاوەڕوانی ئێمە بێت و کاریگەری زۆر زۆرە مامۆستا محمود بەجەڵان دەرتەسەرەوە کاتەوە کە ئەو کەسانەی کە با بڵێن لە پۆستە جیاوازەکان منداڵەکانی خۆیان لە قوتابخانەی زمانی ئینگلیزی بەڵێ وەڵا هاوڕام من ئەم ڕخنێشم ڕوبەڕوو پێوتون بە زۆر بەیان بە پێشم وتون تا خۆتان ئەمە نەکەن خەڵک قسەتان لێ وەرناگرێ و پرۆسەکەتان ناکرێت جێبەجێکردنەوە دەرفەتی کارکردن بە زمانی کوردی بەڵێ من لەو پرۆژەی کە پێشکەشی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانم کردووە پرۆژەی داڕشتنی سیاسەتی زمانی بۆ هەرێمی کوردستان باسی ئەوم کردووە کە پەیوەندی کە ڕاستەوە خۆ لە نێوان بازار و شکۆمەندی زمانەوانیا هەیە هەتاکو زمانی کورد نەڕواتە ناو بازارەوە خەڵکی گرفتی ئەوەی بۆ دروست نەبێت مادام زمانی تر نازانێت ئیشی دەست ناکەوێت ئێمە ناتوانین شکۆمەندی بۆ زمانی کوردی بگەڕێنەوە باس کردووە مامۆستا کارزانی بەڕێز باس لە منداڵەکانێکا مەکتەب تایبەتەکان بە هەمان شێوە هاوڕام مەکتەبە حکوومیەکانمان باش نین دیسان لەگەڵتام بەڵێ ئاستی پرۆسی پەروەردە لە کوردستانە باش نییە قوتابخانەکانمان لە ئاستی پێویستانین وە جێگای خۆشحاڵی نییە ئەوەی کە ئێستا بەڕێوەچێت دۆخی زمانی کوردی لە هەرێمی کوردستانە جێگەی خۆشحاڵی نییە من زۆر هاوڕام لەسەر ئەمە بەڵام لەگەڵەوە شاوەکو ئاماژەم پێکرد گرنگە کە هەمومان کاری بۆ بکەین و هەنگاوەکانمان بۆ ئاراستەیە بن کە بتوان زۆرترین خزمەت بکەین پلانەکان وڵا پلانی زمانەوانی لە هەرێمی کوردستانە لە ئاستی پێویستانیە لە ئاستی خۆشی هیچ کەسێکانیە وەکو ئاماژەم پێکرد هەرێمی کوردستان سیاست و پلاندانانی زمانی نییە تا ئێستاش و ئێستاش تەنها یەک یاسای زمانەکانمان هەیە لە ساڵ 2014 دەرچووە و بە دڵنیایی شۆکاری پێ ناکرێت و پشتگوێ خراوە ئەوانش کە باسەکە زیاتر قسەکردنە بەڵێ وڵا منەزانم لە تاک بە تاکێم کۆمەڵگەیەوە کە کار لەسەر بەتابەتەوانی کە لە پۆستە جیاوازەکانان کاتێ باسی گرنگیدان بە زمانی کوردیەکەن تەنها لێک ڕۆژە کاری پێکەن و دواتر پەشیوانە بنەوە و گرنگی پێ نادەن مامۆستا ئەحمەد گەرمیانی بەڕێزم من نەموت 600 قوتابخانەی عەرەبی هەیە وتم 600 قوتابخانەی عەرەبی و ئینگلیزی هەیە بەخۆی گشتی بزانم ئەمە داتای وەزارەتی پەروەردەیە پێم وایە 120 قوتابخانە هەیە لە کوردستانە کە بە زمانی عەرەبی زمان یەکەمیانە ئیشی باش کراوە تا ڕادەیەکەوە بە بڕای بەڕێزت و پرسیاری کۆتایی لەسەرەوەی کە ئایا خوێندن بە زمانی هەورامی پەشیمان نابینەوە مادام بادنەکان پەشیمان من دۆخەکە جۆرێکی ترە بینم من پێم وایە ئەمە مافێکی زمانەوانی مافێکی یاسایی شەرعی کلتوری دیموکراتی قانونیە کە منداڵ بە زمانی دایکی بڕاتە پرۆسی خوێندنەوە کە منداڵ بە زمانی دایکی بڕاتە پرۆسەی پەروەردە و فێربوونەوە ئەمە زۆر گرنگە و بە دڵنیایی شۆ کاریگەری ڕاستەوە خۆی هەیە لەسەرەوەی کە منداڵەکەمان تووشی لادان و تووشی کەموکورتی دەرونی نەبێت کاتێک ڕاتە ناو کۆمەڵگەیەوە من نمونەم لایە ماوەیەکی ڕابردوو هاوڕێکی بەڕێزم تەلەفۆنی بۆ کردم گرفتی منداڵەکەی باس کرد لەگەڵ ما کە لە قوتابخانەیەکی ئینگلیزیە ماوەی 3 ساڵە و ئێستش هیچ جۆرە تێکەڵبوونێکی لەگەڵ کۆمەڵگەیان نییە و تەنانەت ناتوانێت بە زمانی کوردی بە باشی قسە بکات بۆی کاتێتە ناو منداڵانەوە تووشی کەمبوو دەبێت تووشی شکانە بێت و خۆی هەست بە سەرکەوتن ناکات
ئەو بەدڵنیاییەوە گوتم کاریگەی زۆر زۆری هەیە ئەوەی کە باسەکرێت کە بەڵێ زمانی هەورامی شێوەزاری هەورامی و بادینی بڕاتە پرۆسی خوێندنەوە تەنها بۆ ئەو ناچانەیە کە منداڵی هەورامیان تێدایە بەتایبەت لە پارێزگای هەڵەبجە پرۆژەکە بەو شێوەیە پێشکەشکراوە کە وەزارەتی ڕۆشنبیری کاری لەسەر کردووە بۆ بەدڵنیاییشەوە هۆکار و پاساوی خۆیان بۆ هەیەوە حتمما لە کاتی خۆشیە کاتێک ئەگەر پرۆژەکە شوێت جێبەجێکردنەوە پێشکەشێکن بۆی بەڕاستی پێم خۆش نیە سەکاتی بەڕێستان بگرم لە ئێستایا بە درێژی لەسەرەوە قسە بکەین مامۆستا محمودی بەڕێز یەک کتێبینی وت کە پێم خۆش ئاماژەی پێ بکەم من لێرە تەنها چەند وشەیەکی ئینگلیزیم بەکارهێنا لەکەن لەگەڵ ئینگلیزیەکە شاوشە کوردەکەم بەکارهێنا تەنها وەستمەوە بۆ ئەمانە کۆمەڵێک چەم بکەن کە ئێستا لە ناو پرۆسی پەروەردەیە بەکارێن لە پێداگۆژیەوە بیگرە لە لەرنەر سنتەرەوە بیگرە لە لانگوێج ئۆف ئینستراکشنەوە بیگرە ئەمانە کۆمەڵە تێرمن من بۆ ئەوی کە پەیامەکەم بە ڕوون و ڕەوانی بگات بەکارم هێنان بەڵام لەگەڵیشیانە یەکسەر تەرجەمە کوردیەکەم بەکارهێنا و وەرگێڕانی کوردیم بۆ کرد بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستت خۆش بێ دەست خۆش دکتۆر مەمن زۆر سپاس دوو پرسیار لە چات هاتیە دەیخوێنمەوە دوایش ئەو بە ڕێزانەی کە دەستیان بەرز کردوتەوە یەکێکیان مامۆستا دیدار سعید جوکل وەکو پرسیار نییە بەڵام کۆمنتە دەڵێ ڕەواتپێدانی ئەو قوتابخانەی کە زمانی خوێندن یان زمانی دووەمە زۆرینیان یان خودی کەسانی باڵەدەستن و مناڵەکانیان بۆ قوتابخانە دەنێرن ئەوانە هەر خۆشیان بە خەمخۆری زمانی کوردی دەزانن یەک لە هۆکارەکانی تری ئەوەی کە منداڵان دەنێرن ئەوەی ڕەنگە لەگەڵ دەوامی دایک و باوکانیش بگونجێ ئەو قوتابخانانەی کە بەناو نێودەوڵەتینیان ئەوان داوامەکەیان هەندێک درێژترە لە داوامی حکومی کە نزیکە لە دەوامی ئاسایی دایک و باوکان ئەوە ڕەنگە هۆکارێک بێ کاک نەسار هەر لە کۆمنت دەڵێ هەست دەکرێت لە چەند ساڵی داهاتوو دیمۆگرافیای کوردستان دەگۆرە ئایا بەرپرسان بیریان لەوە کردێتەوە یان نا مامۆستا جیهاد شکری دەڵێ گرنگیدان بە ئەدەبی منداڵان کاریگەریەکی باشە بۆ بەهێزکردنی زمانی دایک مامۆستا بێری یاسین مامۆستا بێری فەرمو مایکەکەت بکەوە مامۆستا مەجالماندای فەرمو قسەی خۆت سڵاو کاک دکتۆر ئێوارەتان باشتر زۆر سپاس مامۆستا وەڵا دەستخۆشتان لێ دەکەم دکتۆر تاکە تێبینیم ئەوەی تێبینیم کرد لە سیمینارەکانی ناو کۆلێژ و ئۆنلاینیش ڕەتکردنەوەی فێربوونی زمانی دووەم یعنی لەو نێوەندێک کە ئایا هەر فێر نەبی یان لە تەمەنێک فێربی ئەوە ڕێی جیاواز دروست دەکا بەڕاستی یعنی بەڕای زانایانی زمانەوانی زۆربەیان زمان هەتا تەمەنی 11 ساڵی یەک زمان بی زمانی دایک بی دواتر ئاساییە زمانی دووەم فێربی یعنی ئەوە ناکرێ مەبرین هەر فێر نەبی وەبزان تەمەنی 11 لە بۆ 14 ساڵی لە قۆناغی سەرەتایی 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 دەگرتەوە کەواتە ئاساییە منداڵ یعنی ئەو هەتا ئەو تەمەنەی دواتر بخوێنیتن چکە ئەو وەک زانایان یان فترێ حەریجەش پێ دەڵێن یعنی منداڵ زمانی دایکی جێگیر دەبی کەواتە تەسیری بەو شێوەیە ئەمە بڵێن وەڵی ئەگەر زمانی دووەمی خوێند تا تەسیل لە زمانی دایکی دەکا کەواتە منداڵ پێشتر ڕێی هەبوو کە هەتا 4 ساڵی دەتوانی 4 زمان فێربی ئێستا وەزان بەمان ئەومان لە لاڕوونبوویتەوە کە ئەوە بیرڕایەکی هەڵە بوو و چۆمسکیش ئەو بڕوای هەیە کە دەڵێ ئەگەر بمانەوێت زمانی دووەم وەکو زمانی یەکەم فێربی ئەوە هەر کەسێک لەمە پێویستی بە 7 ساڵ تەمەن هەیە یعنی کاتە مستەحیل لێ دووەم ئەگەر یەکەم جێگیر ببی تەسیل لە یەکەمی بکە منداڵ کە یەکەمی جێگیر بوو لە لای وەبزان کێشەک نابی ئەگەر زمانی دووەم چەند زمانێکی تر فێربی بەمەرجە کاسەنگ و زیاتریش ئەوە لەلایەنی وشەی تەسیری لێ دەکا بەڕای من یعنی چونکە خەزنی وشەی لەو تەمەنەی زۆر ساڵا کە ئەگەر منداڵ بۆ نمونە بەلایانی کەم باڵێن ملیۆنێک وشەی کوردی فێر بوو ئیدی ئەگەر ئینگلیزیان عەرەبیان هەر زمانێکی تر فێر بوو لەسەری خەزنی لەکا یعنی ئەوە نابتە هۆی سڕینەوەی وشەکانی ترکە بە زمانی کوردیە تەنها تەمەن وابزان تەسیری هەیە لای من نەزانمەوەش ڕێی زانایان زۆربەی ئەگەر منداڵ لە تەمەنەکی زوو فێربی ئەو کاتە کێشەی لۆ دروست دەکا یعنی ئێستا ڕابزان زۆربەی مەکتەبەکانیش ئەم پشتگیری لە ئەهلیەکان ناکەم زۆربەم بە ناچاری منداڵمان بردیە بەس زۆربەی بابەتەکانیشیان بە کوردی دەخوێنن یعنی هاوسەنجێک هەیە ئەگەر ماس و ساینس و ئینگلیزی 3 دەرسە بە ئینگلیزی دەخوێنن سێکەی ترش بە کوردی کەواتە بەس لەگەڵ ڕێزم بەڕاستی ئەوەندەی قوتابخانە تەسیری هەیە ئەوەندەش خێزانەکان تەسیریان هەیە
زۆربەی نازی بە زمانی ئینگلیزی دەکەین لە ماڵش دێنەوە لەگەری لەگە مندارەکەی دیسان بە ئینگلیزی قسەی دەکەین بەڕای من ئەوە ڕای شخصی دەستت خۆش بێ ناتە تێبینێک لەسەر هیچ ڕای هیچ کەسێکی تر ئەگەر ئەمەدان لە ماڵی ئەو کاتی لەگەریانی بە کوردیەکی پارا و قسەیان لەگەر بکەین وابزانم ئەو یانی کێشەی ئەوەندە گەورە نییە فێربوونی زمانێکی تر دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستابێری وەبزان بەس ڕاستکردنەوەی بەسەی ئەمان نەمانگوت زمانی دووەم دکتۆریش نەگوت و ئەمەش نەمانگوتە زمانی دووەم نابی فێربی بەس گوتمان مەرحەلەیەکە ئەو مەرحەلەی 4 ساڵە هەتا 10 ساڵ و 11 ساڵ ئەوی جەنابیشت باس کرد لەوە باشترە بە زمانی دای وتمانێ ئەمن گوتمە تا ئەگەر بازنەی یەکەم و دووەمیش بڕوە ئاساییە تەواو زمانی دەپژێتن تەواو دەتوانی تعبیر لە شتەکان بکە ئەو کاتە ئاسایی دەبێت بەس ڕوونکردنەوەی عفو بکەمە بەسەوە کە ڕێی جیاواز دروست دەبی بەس ئەو ڕازگرێتەوە کە ڕەتکردنەوەی تەواوی زمانی دووەم ڕاست بەڕاستیان دەکەساتەکان وا دەردەخەن کە هەر نامانەوە فێری بی ڕاست دەست خۆش زمانی دووەم ئەوەندە زانیاری زیاتر بەدەستدێنیتن و زیاتر دەکرێتەوە بەڕووی جیهان ئەکید دەستت خۆش بێ مامۆستابێری زۆر سپاس مامۆستا سازان فەرموو سازان سید گوڵ ئەم کاتتان باشتر زۆر سپاس سپاسی بەڕێستان دەکەم و بۆ دکتۆر مؤمن زاڵمی والله ئەمێ هەندێک کۆمنتم هەیە دەربارەی زمانی دایک وا بزانم زمانی کوردی بێناسترین زمانە کە ئێستێمە تێدا دەژین تێدا گوزەر دەکەین يعني معقول نییە 40 ملیۆن کەس بە زمانی کوردیدا ئەخافتێ کەچی ئەگەر مەسەلەن باشووری کوردستان و لەگەڵ ڕۆژئاوا کەمتەر بەرامبەر ئەو زمانە ئەگەر ئێمە بەراورد بکەین کە هی پاش با بڵێ هەشتاکان و دوای 2000ەکان هێشتان بڵێم ئەو کاتە کوردیمان بەخۆتر بوو هێشتا ئینتیمامان بۆ زمانی دایکە بوو کە ئەوش زمانی کوردی بوو هەندێ با بڵێن منطقەن لەژێر با بڵێن تعریبدا بوویان لەژێر هەڕەشەی دوژمنانە بوون کوردەکان زۆر باشتر بوون بگرە یعنی کتێبیان هەبوو بە زمانی کوردی بە زمانی کوردیدا دەهاتنە بوو کەسی ئێستا هەر بەخۆشمەوە کەلیمەتمان کوردیە کەلیمەتمان ئینگلیزی کەلیمەتمان عەرەبیە کەلیمەتمان فارسیە ئەوەش بۆ چ دەگەڕێنەوە کات دکتۆر بۆ دوو لاین بەڕاستی لایانی میری زۆر کەم تەرخەمە من لە زۆر کۆر و کۆبوونەوە باسم کردیە ئەوانە دەبی یعنی بە پیناڕێژ دانێن کاکە ئەمە دەبی ئینتیماما هەبی لۆ زمانی کوردی هەتا ئێوارە مەڕفراندوم بکەین هەتا ئێوارە بڵێن کوردین نە بزانین نەمەزەرەکی کوردیمان هەبی نە بە زمانی کوردی یعنی هیچ زمان نەبێت ئەمە دانشین داوای دەوڵەت بکەین یەک لانی میری بەڕاستی لە پاش 2000 زۆر کەم تەرخەمە بگرە لە بەرپرسانی پەروەردە وابزانێکی لێرە مامۆستا مەحموود بوو ئەگەر ئێوە لە ئەوەی سلکی پەروەردەنا بۆ یعنی باسی مەترسیەکانی لە ناوچوونی زمانی دایک ناکەن بە تایبەتی لە باشوور و ڕۆژ ئاوەش ئەوە لێگەڕێ یەک لەوانە ئێستا مەسەلەن کۆنفرانسێک دەکرێتەوە یان ئەوەک دەکرێتەوە بە عەرەبی نووسرایە بە ئینگلیزی نووسرایە بە کوردی بۆ قانونێک دانانێ سزایەک دانانێ یان بۆ یعنی ئینتیمایەک دانانێ بیکەنە قانون ئەوش بەڕاستی لە لایەنی پەیوەندیدار دەکرێت لە لایەنی میدیە ئەوش چۆن ئەبێ ئەو زمانە فۆرمەڵیە یەکەم جار نووسین و دەرچوونی هەر کتێبێک ئەگە بە ئینگلیزی فەڕەنسی ئەبێ یەکەم جار نوسخەی کوردی هەبی دووش بستە ناو بازاڕۆ معقول نییە من 3 ساڵە لە کوردستانی خۆمم عەرەبەک 6 ساڵە 8 ساڵە لێرە دانیشێ هەر عەرەبی ئەم بچم زمانی خۆم گۆڕم ئەو باسکرا زۆر لەسەری ناڕۆم یەک لایەنە سۆشیال میدیا لایەنی زمانی کوردیان زفتە بەخوای گەورەترین کەناڵەکانی سۆشیال میدیا ئەو دکتۆرێک هاتێ عەلە ئەساس باسی هەندێک ڕێنمایی دەکات لە بۆ ئافرەتان کەلیمەکی لە وەڵاهی لە 10 کەلیمەکی کوردی نەبوو باشە یعنی ئینسان با بڵێن ئێمەی کورد چۆن لێ تێبگەین کاتە لایەنی میری لە لایەنی زمانی بازار و فۆرمەڵی یعنی
فەرمانگەکان و سۆشیال میدیا زۆر خراپە. دەستت خۆش بڵاو سازان لەبەر کاتێکە بەڕاستی ئەمە گوتمان پابەند بیت بەکات چکە خەڵکیتر لەوێ بەشداری کاکە کورتی کێ فەرمو. باش بەسەر چاو یەک لانە پێم باشە ئەو دکتۆر جا ئێستا هەر منداڵێک دەستە ڕەوزە ABC فێر دەکەن وەڵاهی هێشتان زمانی بەعەز باشتر بوو ئینگلیزی لە سەفی 5 دەماخێنت ئەن هەرنا کوردەکەمان باشتر بوو دەماخێنت ئێستا منداڵەکەم لە ڕەوزەوە ABC هێشتان زمانی خۆی فێر نەبوو ABC ئەوەش لانی سایکۆلۆجی ئانە باس ناکەم کە لە دووسێ دین بوو نە کوردیان تاوانە ئینگلیزەکەی دەتان دێنەوە وەکو خۆی بیئەکەی ژۆرێ بەناو قسەدەکان لە دەرێ بەناو عچکە. دەستت خۆش مام سازان دەبێ ڕازگرم چکە باشە ئەگەر کات ماوە وەختت دەدەین. باشە زۆر دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس. ئاسۆ محمود بەرەزان ئەگەر پابەندی کاتەکە بن زۆر باشە. ئاسۆ فەرموو مامۆستا ئاسۆ. تۆگیان کاتتان باش باشتر مامۆستا فەرموو. سلامت وەڵاهی من سێ سەرنجمەیە هەر بە خێرایی خەمە ڕوو فەرموویان نازام ئێوە بەڕێستان ئەگەر ئاگاداری وەزارەتی پەروەردە بن ئێستا ئێمە لە پۆلی 12 ساڵانە شتێکمان ئێمە 2-3 ساڵەوای لێ هاتووە زمانی کوردی بۆتە ئیختیاری بۆتە لەوە مەسەلەن یعنی هەز ناکات دکتۆر مومین زەڵمی نە پرسیاری لێ یەکەم یعنی بێئەهمیەتکردنی زمانەکەنی یعنی من ئیسا لە مەکتەبی ئامادەیم تەلەبە ئەو ئینتیمای مەسەلەن نەماوە یعنی زۆر گرنگی بە زمانی کوردی نادا بۆ نمونە ئەوەنەی بە زمانی ئینگلیزی و مەسەلەن بیرکاری و فیزیکوانەیەدا ڕەنگە گرنگی بە زمانی کوردی نەدا بۆی بۆتە ئیختیاری و تەرکێکا بۆ منە ئەمە خاڵێکە حەزەکەم دای قسەی لەسەرکە. خاڵی دووەم یعنی نازم چەنە تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لەوەی کە تۆ سیرەکەی میدیا بەعام هێندەی بەلاتینی و بەهین ئەنووسێ ینی چۆنەڵی ئیجبارکردنیە نیە لە سیاسەتی وەزارەتی ڕۆشنبیری و ئەمانە ژێرنووس و سەیریگە هەموو شتەکان بۆتە لاتینی یعنی ئەمە قابلی قسە لەسەرکردنە و هاوکات من بەنسبەتی بوارەکەی خۆمە کە مەجای کۆمپیوتەر و ئەوانم خاڵێکە زۆری نیریەکە ماڵسا سازان ئاماژەی پێدا مەوزوعی سۆشیال میدیا یعنی ئێمە نازم ئایا نەبوونی معریفە و ڕۆشنبیریە لە لای خەڵک یاخود ئیشی وەک بڵێ حکومەت و وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردە ئەوانەیە کە ئەم معریفە بڵاو کاتەوە ئێمە ئەم کیوەردی ستاندارد ئێمە شتێکی وامان پێم وایە هەبێ یعنی تا چەند خەڵک پێ ئەنووسێ بۆ نمونە لە فەرمانگە و چۆنەڵێ تەنانەت لە سۆشیال میدیاشا بۆ نمونە. دەست و چاو خۆش بێ و زۆر کاتان ناگرم ئەم 2-3 سەرنجەم لا دروست بوو حەزم قسەی لەسەرکە نەگەر بکرێت. دەستان خۆش بێخوا کاکتم دەدیان دکتۆر مومین دووبارەزی ترماون ئەوان وەرگرم یان قسە دەکەی دوای ئەوان مامۆستا ئامان مامۆستا مزەفەرش قسە بکەن مامۆستا ئامان فەرموو. سلااو شۆتان باش وەڵام من هەر تێبینیەکم هەبوو ببورنە من هیچ پسپۆڕێکم نییە لەسەر زمان بەڵام بە حکومی وەی لە قوتابخانەی ئەهلی ئیش دەکەم تازەش باسی قوتابخانە ئەهلیەکانیان کرد بەپێ ئەو بەدواداچوونەی کە ئەمە کردمان لە سەرەتای کە دەستمان بە دامەزراندنی قوتابخانەکە کرد کە مەنهەجەکان بە چ ڕێژێک مامۆستا ئامان دەنگ نەما ئەلو ئێستا دووبارێکەوە مەنهەجەکان بە چ ڕێژێک لەوێ قەتع بوو بەپێ ئەو بەدواداچوونەی کە ئەمە کردمان لە قوتابخانە ئەهلیەکان زۆربەی قوتابخانەکان لە بینی زمانی کوردی و زمانی ئینگلیزی دەستکاری حەسەی مەنهەجەکانیان دەکرد بۆ نمونە لە یەکێک لە قوتابخانە بڕاندەکان 21 سەعاتی دەرسی ئینگلیزیان دەکەوتەوە لە هەفتەکی لە هەمان کاتدا کوردی کردبیانە 2 سەعات لە هەفتەکی کاتی کە تەمەشای ئەو مەنهەجەمان دەکرد بەو ڕێژەیە دەخیندرا منداڵەکان کوردیی زۆر خراپ فێر ببوون لە ئینگلیزیەکەش منداڵەشی بابرین بەریتانیا ئەمریکی لێ دەرەچووکە قسەی دەکرد بە هەمان شێوە چوین لە هەندێک مەکتەبی کە دراسی زمانمان کرد کە حسەکانیان کو دەخینن هەندەکە بوو عکسیان کردبووە ئینگلیزیەکەیان کەم کردبووە کردبیانە 6 حسە کوردەکەیان کردبووە 14 حسە ئەوە هیچیان ستاندەری وەزارەتی پەروەردە نینە کە وەزارەتی پەروەردەدای نایە 9 حسە بە 9 حسە بخیندرێت
ئەوانیش با بڵێن لاسەنجێک دروست دەبوو لە زمانەکە یەکێک لە یەکەکی باشتر دەبوو ئێمە پێدا هاتین کە هاوسەنگمان کرد هەردوو پاوەکو یەکدانا 9 حسە بە 9 حسە خیندرا الحەمدولله دوای 4 ساڵمان دەرکرد ئەو منداڵانە هەم کوردیی زۆر باش قسە دەکەن و لە کوردیەکەش یعنی هەندێک قسە دەکەن کە وەکو گەورە تحمل دەکەن و ئینگلیزیەکەشان زۆر باشە بە پێوەی نینە کە بابرێم وەکو منداڵەشی مەکتەبەشی بڕاندەکان کە لە 21 ساعتی لە هەفتەشی دەخینن وەکووان نابن بەڵام ئینگلیزیشی باشیش فێر بوونە دەتوانن قسەی پێ بکەن دەتوانن بخینەوە بنووسنەوە و تێبکەن لە هەموو شتەکان هیچ کێشەیان نییە بۆیە من دەڵێم ناکرێت زمانی دایک لەبیر بکرێتە نیان کەم تەرخەم ببیت یان غەدری لێ بکرێ حسەکانی کەم پێ بگوترێت لە قوتابخانەکان لاسەنجێک دروست دەکات بەڵام ئەوە زۆربەی داواکاری داک و بابانە کە ئەتوو منداڵەکەی دێنتە مەکتەبەکی ئەهلی پێی وایە فێرە هیچ علمەک نەبی ئەتیادیەک نەبی نەفێری بەس دەڕێ منداڵەکەم فێرە ئینگلیزی بی کاتی کە فێرە ئینگلیزی نەبوو دەرێ بە ئینگلیزی قسەی ناکە لۆ باش نازانێ قسەی بکە بەڵام علمەکانی کە هیچ فێر نەبی گرنگی پێ نادا یعنی واعی داک و بابەکان واعی خەڵکەکەش هەمووی فۆکسی کردە سەر ئینگلیزیەکە واعی نییە لەوەی کە زمانە علم نییە باشتر وایە فۆکس کە سە علمەکەی نەک زمانەکە ئەڵا دەبی ئینگلیزی فێربی دووبارە سوپاسی هەمووان دەکەم دەستا خۆش بی دەست خۆش مامۆستامان زۆر سوپاس مامۆستا مزەفەریش با قسەی خۆی بکە مامۆستا مزەفەر فەرموو زۆر سوپاس بەڕاستی من لە نزیکەوە بە دیداری جەنابی دکتۆری گەیشتوم باسی ئەو دیدارەی کرد لە نوشەر مامۆستا مەزان کۆیسۆران و ئەو ساری شەردیدارەکەمان کرد لە ڕۆژی 28 مانگ بەڵام ئەو دیدارانە تا چەند بکرێن و چەند نەکرێن هەر باشە بەڵام بەڕاستی پێویستە جێبەجێ بکرێن یعنی هەنگاوی کردەی بن دەگەنا منیش پێم وایە کە زمانی دایک بۆ خۆشی جەنابی باسەکە کە وەکو شیری دایک پێویستە بۆ منداڵە یەک پرسیارم لە جەنابی مەسەلا ئەو کارێکە حتا لە منداڵە پێویستە بە زمانی دایک بخۆنێت تا چەند گرنگە منداڵ بە زمانی ئەو منداڵیە وەکو مامەسایەکی باسی کرد خۆلاغەکە پێویستە دیاری بکەن بەڕاستی یعنی ئێمە هەر لە منداڵ لە گچکەیەوە پێشی باخی ساوانش پێێنین منداڵ هەتا ڕەنگە بگاتە تەمەنی 13 و 14 ساڵ و ئەوانش بەڵام معلومی جەنابیانە کە مەسەرەن ئەریکسۆن و فرۆید و ئیدی جان پیاجێ و کۆمەڵێک زانە کە قۆناغەکانیان دابەش کردیە یەکلانە جان پیاجێ کە مەسەرەن لە نزیکە لەداو لەو دابەشکردنی کە بەپێی شریعەتی ئیسلامی شێتە قۆناغی بلوغ لەوێ مەسەرەن کە منداڵ بەرجی منداڵی فڕێ ئەدا و ئەکات قۆناغێکێکە قۆناغی هەرزەکاریە جارێرە دەکا منداڵ بە زمانی داکی بخوێن تا چەندی بخوێنێ چونکە ئێستا مەسەرەن بۆ من لە باشووری کوردستان بەڕاستی لە منتیقەی بادینان یعنی حتا مەکتەبی نەک سەرەتایی و ناوەندی ئەوانش کتێبی کوردی مەسەرەن نووسرا و هەموو شتێک بە زمانی بادینی ئەوە کاریگەرێتی سلبی ناکەتە سەرەوەی کە ئێمە یەک لە هەوڵەکانی ڕێزگرتن لە زمانی دایک پیشکردن و خەباتکردن بە ئەو زمانە بەدیهێنانی زمانی ستانداردی کوردیە زۆر سپاس دەستخۆش مامۆستا مزەفەر دکتۆر مامین فەرموو دەست پێ بکە دوای دەگەڕێنەوە لای ئەوانەی کە ماوە قسە بکەن فەرموو دکتۆر دەست خۆش بە یاخەکە وەڵام مامۆستا بێری بەڕێز جەناب قسەت کرد کاکتۆریان ئێمەش بە هیچ شێوەیەک فێربوونی زمانی دووەم بەتایبەت زمانی ئینگلیزی ڕەت ناکەینەوە و جەناب داماژت پێکرد من شەر تاکید دەکەم و پێشترش باسمان کرد و ئێستش پێم وایە بۆ مامۆستافەری بەڕێز دیسان هەر دووبارەی بکە ئەوەیە کە بە پێداوی لەسەرەوە ئەکەم کە منداڵ هەتاکو قۆناغی سەرەتایی تەواو ئەکات بە زمانی بخوێنن دواتر بڕاتە قوتابخانەی ئەهلی ئەنێرێن بۆ هەر شوێنێکی تر کە زمان سەرەتایی مەبەستت ئێستا بۆتە بازنەی یەکەم و دووەم سەرەتایی هەر یەک بەڵێ بازنەی یەک تا شەش مامۆستا سازان باسیەوەی کە زمانی کوردی بێناسرین زمانە بەڵێ ئەو خەمەیەکە هی خەمی هەمومانەوە هەمووشمان کۆی کردنەوە لە ئێستا لێرەش و لە زۆر دیداری تریش کە کار بۆ بکەین کە ئەو نازی کە زمانی کوردی نیەتی بۆی بگەڕێنینەوە مامۆستا سۆی بەڕێز باسی لەوەی کرد کە زمانی کوردی و عەرەبی کراوە بە اختیاری لە پۆلی دوانزەیە بەڵێ ڕاستە فەرمی چەند ساڵێک وا کراوە و ئەمەش بەڕاستی هەنگاوێکی زۆر خراپ بوو کە وەزارەتی خوێندنی باڵا دای لە ڕابردووە و بە خۆشحاڵی ئەوەی بڵێم کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیارێکی فەرمی ئەو بڕیاری هەڵشاندۆ 2025ەوە ئیتر جارێکی تر ئەو بڕیارە ئەگەڕێتەوە و وانەی کوردی و وانەی عەرەبی یاری نامێنن
و لەو کاتایتر وەکو حەودوانەکەی دوانزە بە شێوەیەکی حساب بکرێت ئەمە لە ساڵ 2025ەوە جێبەجێکرێت. وەبزە مامۆستا ئەحمەد گەرمیانی شتێکی نووسی بوو دەربارەی ئەوە لە کۆمنت مامۆستا ئەحمەد ئاگادارە سەرۆکێتی مامۆستایان دەڵێ بەس بۆ پزیشکی و ئەندازیاری اختیاریە بەمەستێ کۆنمرەکەی لە 75 کەمتر نەبێت. بەڵام دکتۆریان ئەو بڕیارە هەر هەڵوەشایەوە بەڵێ ئاگادار ئەم ساڵ منی وەزیران خۆی هەڵوەشاندەوە وەزارەتی خوێندنی باڵا لیژنەی باس کردو لە 2025 ناکرێت. پەیوەندی وەزارەتی و پەروەردە زۆر گرنگە بە تایبەت بۆ ئەلفبای لاتینی کە باسی کرد بەڵێ ئەوەی کە لە پرسەکە کە ئێمە لە سیاسەتمانەکەمان کردو قسەم ئەوەیە کە ئەلفبای لاتینی و گۆڕینی ئەلفبا لە هەرێمی کوردستان من پێم خۆش نییە سەباسی هەموو لایەنەکانی بکەم بەڵام کاریگەریەکەی بێت چکە ئێمە باگراوندێکی فراوان و قوڵ هەیە بە ئەلفبای خۆمان کاری پێکەین لە ئەدەبیاتەوە لە شەوە لە مێژوومانەوە لە نووسراوەکانمان و لە ڕۆژناوە قەدیمەکانمانەوە لە ساڵی 1990 تا ئێستا ئەگە حسابی بکەین ئێمە معرف باگراوندێکی معرفی دەوڵەمەندمان بەم ئەلفبایە هەیە بە بەدڵنیایە ژۆ کاریگەری زۆر خراپی بێت ئەگەر ئەلفباکە بگۆڕێت. ئەوە کوتم ئێستا دەرفەتیەوە نیە زۆر باسی ئەو بکەمە درێژی. زمانی کۆمپیوتەری بەڵێ من نەخۆشحاڵم بەوەی کە زمانی کوردی چوێ گوگڵەوە و ئێستا لە خەڵکی کوردستان توانن لە گوگل ترانسلیت تا لەسەر وەرگێڕانی کوردی و ئینگلیزی و زمانەکانی تر بکات ئەمە شتێکی زۆر باشە پێشکەوتنێکی زۆر چاکە و بەدنیای شەو بەجنابی ئاماژەی پێکرد ئەپلیکیشنە جیاوازەکان بۆ کیبۆردی کوردی ئێستا زۆر بە فراوانی بەکارهێنرێن داتایەکمانە بزانین کە چەند کەس لە هەرێمی کوردستانە لە بەکارهێنانی موبایل کیبۆردی کوردی بەکارهێنێ کە من پێم وایە ئەوەش زەحمەت نییە توانین دەستی بخرێت. مامۆستا ئامانج باسی لە منهەجەکان کرد بەڵێ ڕاستە فەرمی خۆزگە لە هەموو مەکتەبێکی ئەهلیە وەکو مامۆستا ئامانج کەسێکی دڵسۆز هەبووایە ستافێکی هەبوونایە بۆی کە خەمی زمانەکان بخواردایە و بۆ باڵانسێکیان ڕابگرتایە بەڵێ ئەرەوەڵا دایک و باوکان ئەچن داوا ئەکەنەڵێن منداڵەکەمان بۆ بکە بە بولبول لە ئینگلیزیاوی هیچترمان ناوێت. ئەمە پرسێکە وەکو پێشتر لە سەرتاوە مەژەم پێکرد دیبێتی زۆر هەڵەگرێ و تێگەشتن و بیرکردنەوە دایک و باوکانی ئێمە بەرامبەر بە فێربوونی منداڵ بۆ زمانی بیانی زۆر پێشکەوتووە و ئاستەکان لە ئاستێکی ناتەندروستای بەڕاستی و پێشوازی زمانی بیانی لە هەرێمی کوردستانە لە کۆمەڵگە جیاوازەکانی هەرێمی کوردستانە لە ناو خێزانەکانە پێشوازێکی مەترسیدارە کە بۆ زمانی ئینگلیزیەکرێت دەگینای زانین لە ساڵ 2023ەوە تاکو ئێستا زمانی ئینگلیزی پێکەی لە زمانی چوارەمەوە هاتووەتە سەر زمانی یەکەم و زۆر جار منافەسی زمان یەکەمەکە لە زۆر شوێن و زۆر مەکانە. مامۆستا مزەفەری بەرە زۆر خۆشحاڵ بووم بە دیدارتان بەڵێ ڕاستە فەرمی لە زانکۆی سۆران بارگفتوگۆمان لەسەر بابەتە کرد و ئێستاش باسم کردەوە جارێکی تر قۆناغی ئەوەی کە یەک تاپۆلی شەشی سەرەتایی کە قۆناغی باڵێن سە پێوتر بنەڕەتی من جەخ دەسەرەوە کە منداڵ تا ئەو کاتە بە زمانی دایکی بخوێنێت دواتر دەرفەتەوە ببدێنێکە فێری زمانی دووەم و زمانەکانی تر بێت کە دەگات تا تەمەنی 12 ساڵی تقریبا کە تقریبا بەڵێ تەمەنی بلوغەیان ڕشدەیان هەرزەکاری لە 12 زۆر باشە. یەک دوو بەڕێز شتیان نووسیوە کاگاسۆ نووسی بووی سەیری تابلۆکانی دەرەوە بکە کە هەر تابلۆکانی بازار بکە کە نیشاندەری ئەو کەم تەرخیمیەیە بەڵام دکتۆر ئازادیش لە وەڵام نووسیتی ئەمریکا بەو دوایە دەرچوو لە حکوومەت کە دەبێت ئەو تابلۆیانە بگۆڕدرێن کە ئەوە جێ خۆشحاڵی. مامۆستا شاڵاو فەرمانشاڵە. سڵاو بەڕێزانم کاتتان باشتر زۆر سپاس. کاک دکتۆر دەستان خۆش بی لە بۆ ئەو دیدار و کۆڕ وەرکشۆپانە و وێبنارانەی چی دەخەن. بەڕاستی من دەمەوێ هەم جەنابتان هەم بە خۆمان وەکو زمانەوان و خەمخۆرانی زمانی کوردی هەم بدەم بەردەوام بین لەسەر ئەو جۆرە خەمخۆریەمان لە بۆ زمانی کوردی. بەڕاستی من لەو هەفتەیە بە تایبەت و پێشتریش جەنابتان چەندین وێبنار و کۆڕ و سمینار لەو بابەت لەسەر ئەو بابەتە کرایە کە دیارە مەترسێکی جدی لەسەر زمانی کوردی هەیە. بەڵام ئەوە جێ خۆشحاڵیە من لەو چەند ڕۆژە یعنیەوە چەند بڕیارێک دەبینیم لەلایەن حکوومەت دیارە ئەو خەمخۆری و ئەو زەختێک کە لەلایەن زمانەوانان و خەڵکی خەمخۆر دەکرێ ئەنجامی باشی دەبی ئینشاءالله. ئەوە یەک لەو بڕیارانێک کە ئەوڕۆ پێم وایە جەنابی پارێزگار دەری کرد لەسەرەوەی کە تابلۆکان تەنها و تابلۆیانی شوێنە بازرگانیەکان تەنها یەک مانگ مۆڵەتیان پێدەن لە بۆی بیان گۆڕن لە بۆ کوردی چکۆ لە یاسای زمانە فەرمیەکانی ساڵی 2014 و بەڵام کاری پێ نەدەکرا و خاڵەکی کە ئەوەی بەڕاستی ئەمە کە جەختی لەسەر بکەینەوە ئەوەی کە زمانی
کوردی یعنی یاخود زمانی دایک بۆ منداڵان تا چەند پێویستە ئەوەی کەمە دەزانین پێشتر لە پەروەردە تاکو پۆلی 5 یان 6 سەرەتایی زمانی ئینگلیزی و عەرەبی ئەو بابەتانە نەدەخوێندرا یعنی تا تەمەنی 11 ساڵی ئەوە پێم وایە لە تەواوی دنیاش هەر بەو شێوازە یعنی مامەڵە لەگەڵ زمانی دایک یاخود لەگەڵ زمانی دووەمیش دەکرێت جا پێویستە ئەمە بە هەموو لایەکێنی ئەو هەوڵە بدرین ئەو شکۆی لە بۆ زمانی کوردی بگەڕێنینەوە لە بۆەوەی منداڵان بەڕاستی ئێستا جیلێک بەڕێوەیە کوردی نازانی ئەوەش هۆکارەکە ئەوەیە کە منداڵ بە زمانی دایکی ناخوێنێت دایک و باوانی بەڕاستی ینی پێم وایە ئەوانیش ناحەقیان نییە ئەو چەند هۆکارێک بەڕێستان باستان کرد کە بەهۆی ئەوەی سەرقاڵن دەوامیان هێدەیانێ منداڵەکانیان لەو قوتابخانانە دابنێن بەڵام دەکرێت لەو قوتابخانانە ئەمە کە زەخت بکەین حکوومەتیان لایەنی پەیوەندیدار و وەزارەتی پەروەردە زیاتر بڵین تەرکیزی سەر قوتابخانانە هەروەها خوێندنی زمانی کوردی لەو قوتابخانانەش بکەنەوە یاخود یاسایەک دەربکرێت کە منداڵ پێویستە تا ئەو تەمەنەی کە زمانی بڵین دایکی تەواو دەبێت یاخود فەرهەنگی زمانیەکەی بە تەواوی گەشە دەکات ئەوجا زمانی دووەمی پێ بدرێ و هەوڵ بدرێ زۆرترین زمانیش فێر بکرێ خۆ ئاسایی ئەوە زۆر کێشەی نییە دووبارە دەستان خۆش بی با من کات زیاتر نەگرم دەست خۆش مامۆستاشانە زۆر سپاس هاندانە هەبی لە بۆ هەموو لایەک دەست چاوت خۆش زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس مامۆستا ئیبراهیم خەلیل لە کۆمنت نووسی بووی لە یەک لە مەکتەبە عالیەکان بگورنەوە بەس کۆمنتەکە دەخینەوە مامۆستایەک بان کرایتە ئیدارە بەس لەبەرەوەی بە زمانی کوردی لەگەڵ تەڵەبەی قسەی کردیە لە وەختی فرسەتیش ینی جاوە بە زاری مامۆستا ئیبراهیم خەلیلی باز دەکەمەوە مامۆستا میدیا فەرموو میدیا ئەحمەد مایکەکەت بکەوە فەرموو تەواو مامۆستاییمدان دەنگم دێ بەڵێ تەواو سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە وێبینارەش بەشدارم ئەمن بە حکومی پیشەکەم سەرپەرشتیارم لە وەزارەتی پەروەردە سەرپەرشتیاری زمانی ئینگلیزیم سەرپەرشتی قوتابخانە حکومیەکانم کردیە و ئێستا سەرۆکی لیژنەی سەرپەرشتیکردنی قوتابخانە نێودەوڵەتیەکان ئینجا بەداخەوە ئەڵێم ئەو زانیاریانەی لای منە من کەسێکی ڕژبین نیم بەڵام زانیاریەکان هەمویان ئامادە بە ڕژبین حەزم لێیە یعنی بەراوردێک لە بینی هەموو قوتابخانەکان ئەوەی کە دراسی ئینگلیزیە دراسی کوردیەکەش و نێودەوڵەتیەکانی بڵێ ئەوانەی کە بە ئینگلیزی پێش هەموو شتێک من هەست دەکەم لەبەر ئەوەی مەکتەبی ئینگلیزی بە خوێندنی ئینگلیزی کە کرایەوە حکومی ئینگلیزیەکان ئینجا دوایە دەست پێکرا بە ئەهلی ئینگلیزیەکانیش بەڕای من هۆکارەکەی ئەوە بوو کە زمانی ئینگلیزی لە مەکتەبە کوردستان لەبەر ئەوەی ئەو بایەخی پێ نەدرا بەو شێوازە بەو ڕێچکێ نەڕۆیی کە قوتابی فێربی لە ئینگلیزی چونکە بوو بۆ زەڕوڕەتە ئینگلیزی بمانەوە نەمانەوە زەڕوڕەتی ژیانێت یعنی بەدەستە من و تۆنیە گلۆبەلی وایە لە مەکتەبە حکومیەکان کە دراسەیان کوردی بوو ئەو ئەهمیەتە ئینگلیزی بەو شێوەیە فێر نەکرد قوتابی هەل نەهاوێژێت لۆ سنتەرەکان و ینی نەقسەکی زۆر هەبوو اینجا کە مەکتەبی ئینگلیزی کراوە خەڵکەکە بە لێشاو با لێشاو لۆ سەر مەکتەبەکان من وەبیرم دە مەکتەبی ئینگلیزی شیلان کراوە خۆم لێک لەو لیژنانەی تا قوتابیەکانمان وەرەگرت یعنی بە من ئەو هەولێرە هەمووی هاتبووە وێندەر ئەویست منداڵەکەی لە ئیبتیدایی ڕا بە ئینگلیزی بخوێنێت ئەوە یەک بەڕای من هۆکاری بەرەو پێچوونی ئەو دراسە ئینگلیزیانە ئەوە بوو کە لە مەکتەبە حکومیەکان ئینگلیزی باش فێر نەکرا نەقسەکی یەکجار زۆر بوو گەحبەتی گەورە دروست بوو حەزێکی زۆریش لە فێربوونی ئینگلیزی لەلایەکی تر هەبوو ئینجا ئەگەر بەراوردێک لەسەر منداڵەکانمان بکەین لەو مەکتەبانە لە مەکتەبە دراسە ئینگلیزیەکان ئەوەی کە تەنها ساینس و مافەکەی بە ئینگلیزی ئەخوێنی لەوێ میدیەمەکە بڵێن وەسەتەکە کوردیە یعنی زمانە کوردیەکەی ئاخاوتنی کوردی قوتابیەکە هیچ مشکلەی نییە بەڵام مشکلی لە چیە لە زانستەکەیە یعنی لە ڕووی زانستەوە ئەو منداڵە بە دیتەیل بە زۆر بەوردی نەچتە ناو زانستەکە نە ساینزەکە نە مافەکە چونکە من لە تەجروبەی
منداڵەکانی خۆمان و کە ئەبینم زانست لە ڕووی زانستیەکەەوە تەنها دەڕاخن دەستێکەن بە ئینگلیزیەکە و تەواو ئیتر سکیلی کارامەیی چی پێڵێن بە کوردی کریتیکال تینکینگ یان بیرکردنەوەی داهێنانە وجودی نییە لەو قوتابخانانە. تابی تەنها دەرخێک هاتوو بە ئینگلیزی تەواو ئیتر ئەوە دراسە ئینگلیزیەکە لەوێ نەقسی زانست یانی داهێنان لاوازە. هەچی لە دراسە ئینگلیزیەکان بڵێن لە نێودەوڵەتیەکان لەوێ زمانی دایک وجودی نەمایە، بەداخەڵ ئەڵێن لۆست هیچ بڕۆ لەگەڵ هەر منداڵێکی کوردی هەولێرەیە لەوێندەرە بڕۆ قسەی لەگەڵ کە بە چ زمانێکی تێپشکە هەر بە ئینگلیزی جواب دەداتەوە. ئەسڵەن شەرمە پێی شەرمە بە کوردی جواب بدراتەوە. من زۆر قسەیان لەگەڵەکەم پێیان شەرمە بە کوردی قسەی لەگەڵەکەی برادەرەکەی لۆیە کات ئینگلیزی تاکە لۆ ئەی پێی ئینگلیزی منوا بە کوردی ئەو کەسە کووردە. لەوێ ڕەنگە زانستەکە چونکە میدیەمەکە خۆی ئینگلیزیە ئیدی زمانەکە بیتە زمانی ئینگلیزی و تەواو زمانی ئاخاوچنەکە ئەڕوات هەر بە ئینگلیزی زمانی دایکەکە لەوێ وجودی نەمایە بەداخەوە. یعنی من ڕەشبینی بەڵام ئەوایە ڕاستیەکان ئێستا ئەوە واقعی ئێستایە. دەستت خۆش ببوورەکات هەیە دەتوانن زیاتر بڵێن؟ بەڵێ بەڵێ فەرموو بەس لەبەر کاتەکە کاتی جوابدانە دکتۆر مؤمنیش مایە. باشە هیچی وام نەمایە. لە مەکتەبە کوردیەکانیش ڕاستە دراسەکە کوردیە هەموو شت بە کوردیە و ئیتی قوتابیەکە زمانی داکی خۆی بە زوانی بەکاردێنی، بەڵام دیسان لەوێش زمانی کوردی بەو شێوازە ناگوترێتەوە. یعنی لە چاپێکەوتنەکانی ئەو قوتابیانی ببینە دەربڕینیان زۆر لاوازە. یعنی زمانی کوردی ئەکادمی لە ڕووی نووسینەوە لەو دەربڕینەوە زۆر بەلاوازی دەگوترێتەوە. يعني أو باخنية لو ري منهج يعني ما خريج بيبرك لو أخيرا لأن صفيك كلهم لقال هم دايكو باوكان هم سرپرشتياري كردي ما مستعان كردا رأى أن منهج كنين أو منهجنية بوشي وازك قاديكا لو دربرين دير كردنوي يعني هزري القول عمق بتواني دربرين بكار وزوزا لقال عندك راهناري أمريكيش كليلة درس علينا وكيانس ألين يعني طلبي كرد دربرين زور لعوازة دربرين إنجا لحمور لنوسين لقصة كردن وابزان هستبئة كان من زور هستبئة كم لكوتينيش أو تابكم التلفزيون دربرين واي عندي بشوازة في قاعدين زوان بتوانن راي خويان دربرين بداخل أوتانا بس برسياري جوهري حزم ليا بزاني تبكري بكر دواء آیا باشە دراسە ئینگلیزی نەمینی خوێندن هەمووی بە کوردی بیت من قرارێکی ساڕمە بەڵام هەستەکەم دەبیشتێکی وها بکرێت. دەست خۆش مامۆستا میدیا زۆر زۆر سپاس زۆر سپاس چاوت خۆش. دکتۆر مۆمین ئەگەر جواب بدەیەوە لەبەر کاتەکە دەست پێ بکەیت. دەستان خۆش بەس مامۆستا بنار لە کۆمنت نووسی بووی دەبی کار لەسەر بیرکردنەوەی دایک و باوکانیش بگرێت چکە ئەوان بەڕاستی بەشێکن لەوەی کە ئەگەر شکۆمەندی زمان هەبێ یان نەبێ لە زۆربەی کات دەبینی ئێستا وەکو دەڵێ دایک و باوکەکە لای وایە زمان ئینگلیزی هەموو شتێکە ئەوە قسەیەوە فەرموو. دەستان خۆش بێ خوا زۆر سپاس وڵایە و سەرنجانەی کۆتاییش تقریباً شتێک نەبوو کە پرسیارێکی با بڵێن دایرەکت بێکە وەڵام بدەینەوە ڕاستە خۆ من زۆر سپاسی هەموو لایەکەم دەستان خۆش بێخوا ئەم بە خەمەوە بوونە ئەم بخواردنە ئەم هاوسۆزیە لەگەڵ پرسی زمانی کوردیە بەڕاستی جێگەی بایەخە و من لەسەر تاوتم خۆشحاڵم بەوەی کەم هوشیاریەمان لە ئاستێکی زۆر باشە خەریکی گەشەکردنە خەریکی پێشکەوتنەوە بەدڵنیاییشەوە لە داهاتووە زۆرتر زیاتر کاریگەری دەبێت. ئەو بڕیارەی پارێزگاری هەولێر بەڕاستی جێگەی خۆشحاڵیە کە ئێمە خوازیاری لە مانگی داهاتووە ببینین کە شەقامەکانی هەولێر ئیتر تابلۆکان شوێنە گشتەکان بازارگەکان زۆربیان کراون بە کوردی و چۆ بەڕاستیەوە خەمێکی زۆر گەورە بوو لە هەولێر و سلێمانی لە شارەکانە ئێمە دەست دەرکی پێکەین. دووبارە دەستان خۆش بێ خوا کاکتۆرگیان زۆر سپاس. من کردداری عملی چ بکرێ ئەو لە پرسیارە مامۆستا میدیای لە ئاخیری یان چ بکرێ پرسیارەت نازانم ڕەنگە بە ئاسانی جواب نەدرێتەوە ڕەنگە گوێم لە نەبوو بێ بم بەخشە دەنگکەی بە تەعولە و کاتێ بەڵام ئەو پرۆژەی کە پێشکەشمان کردووە سیاسەتی زمانی بۆ هەرێمی کوردستان بەدڵنیای و کاریگەری زۆر باشیە بێت لەسەر هەموو ئەو
لایەنە جیاوازانە چکە لەسەر هەر چوار ئاستا ڕاستە جیاوازەکەی سیاسەتی پلاندانانی سیاست و پلاندانانی زمان کە بریتە لە شوێنی دەسەڵات و کاریگەری دەسەڵات و کاریگەری حکوومەت و ئەرک و ڕۆڵی حکوومەت لەو ڕۆ ئێمە ڕوومان کردوێتەوە بە هەمان شێوە ئەرک و ڕۆڵی خەڵک ڕوون کراوەتەوە و زۆر هاوڕای ئەو قسەیەم و بە دڵنیاییش جەخت لەسەرەکەمەوە کە ئێمە پێویستە هۆشیاری دایک و باوکان بەرز بکەینەوە و بەو ئاراستەیە هاوکاریان بکەین بیرکردنەوەکانیان پێش بخەین کە بەڵێ منداڵەکەت بە فێربوونی زمانی ئینگلیزی بە چوونە قوتابخانەی زمانی ئینگلیزی لە سەرەتاییە نابێتە ئەنیشتاین پێش ناکەوێ و بە دڵنیاییش هۆ کاریگەریە بێت لەسەرەوەی کە دوا ئەکەوێت بیرکردنەوەکەی وە تووشی گرفتی دەرونیە بێت تووشی شۆکی کۆمەڵایەتی و کللتوریە بێت و ئەوە کاریگەریە بە کورتیەکەی چی بکەین قسەیەکە کە تاک بە تاکی ئێمە ئەرکمان لەسەر شانە کە بەرامبەر بەمە دڵسۆزانە مامەڵە بکەین لە دەوروبەری خۆمان دەست پێ بکەین لە قوتابخانەکانە دەست پێ بکەین لە مامۆستانی هەوڕێمانە پێشنیاری باشیان بۆ بکەین و بە دڵنیایی شەو کاریگەریەکە زۆر فراوان و بەبەرهەمە بێت. دەستت خۆش بێ دکتۆر. من یەک قسەی کۆتایی دەکەم کە ئەو ڕۆژە لەو کۆنفرانسی زانکۆی نێودەوڵەتی تیشکیش کردم کە پرسیار کرا چی چاوەڕێ لە مامۆستایان دەکەیت، یعنی چ شتێک چاوەڕوان کراوە لە مامۆستایان. من بەس بە کورتی گوتم واز لەوانە گوتنەوە بین خۆمان فێر بکەین. ئەگەر ئێمە خۆمان فێرە شتەکان کرد دەتوانین منداڵەکانیش فێر بکەم. بەڕاستی ئەن بە ئینگلیزی گوتم بابڵێن stop teaching and start learning، ینی ئەوە وەکو دروشمێکە. ئەوەی تر یەک خاڵی زۆر گرنگ ئەوەیە کە وەڵا بە خۆشحاڵیەوە دکتۆر شیلان دەستی بەرز کردێتەوە. من حەزم دەکرد قسە بکە بەس دڵم نەهات یەکسەر پێی بڵێم. ئێستا دکتۆر شیلان یەک دەقە زۆر باشە. یەک خاڵی گرنگ ئەوەیە ئێمە وەکو نەتەوە وەکو میلەت وەکو کیان وەکو هەر شتێک ناوی دەدەنێ دەبێت خۆمان ئامادە بکەین بۆ داهاتوو، خۆمان مەبەستمەوەی زمانەکەشمان و کلتورەکەشمان ئامادە بکەین بۆ داهاتوو لە نزیکترین کاتدا ژیری دەستکرد کە دێتە ناوێت تەکنەلۆژیا دەگرێتەوە، بەڵام زۆر گرنگە زمانی کوردی بە شێوەیەک ئامادە کرابێ کە خۆی بگونجێنە لەگەڵ ئەو ژیری دەستکردە. هەنگاوی یەکەمیش بەرەو ئەوە تکایە بە هەمومان ئەگەر کۆمنتێک دەنووسین ئەگەر پۆستێک دەکەین ئەگەر ئەو دەکەین با بە ئەلفوبەی کوردی بێ کە ژیری دەستکرد بۆ خۆی دوای ئەو پیت و تیپانە دەناسێتەوە و دەبێتە بناغەیەکی زۆر باش. ئەگەر هەرێکە لای خۆمانەوە دەست پێ بکەین باوڵێن ناوی باوڵێن ئەکاونتەکەت بگۆڕی ئەو پۆستانەی دەیکەی هەوڵ بدەیت بە ئەلفوبەی باوڵێن کوردی بنووسی، بەڕای من ئەوە گۆڕانکاریی گەورە دەبێت لە درێژخایەندا. پرۆفسۆر دکتۆر شیلان عومەر لە زانکۆی سلێمانی بە سوپاسەوە لەگەڵمانە. فەرموو دکتۆر. دکتۆر شیلان فەرموو. لێبێ ئەم کاتتان باشتر. زۆر سپاس. زۆر دەستخۆشی و دەمخۆشی لە هاوکارمان کە جەنابی کاکتۆر مومینەکەین. دەستەکانت خۆش بێ. بەڕاستی ئەو بابەتێکی زۆر گرنگە. ئەو بەڕێزانەش کە هەموو بەشداریان کرد هەموو تێبین و سەرنجەکانیان لە شوێنی خۆیان بوو. ئەوەی کە گرنگە بەڕاستی ئێمە باسی لێ بکەین زمان شریتێکی دەنگی نییە، یاخود زمان تەنها دەربڕینی و شەو دەستەواژە و زاراوە نییە. وەکو بەڕێزم و سەرپەرشتیارە مامۆستا میدیا ئاماژەی پێدا بەدڵنیایەوە ئێمە بە توێژینەوە ئەوەمان خستۆتە ڕوو کە ئێمە کاتێک مناڵ ئەخەینە بەر خوێندن کە لە ماڵەوە بە زمانی قسە ئەکە و لە قوتابخانە بە زمانێکی تر دەخوێنێ، ئێمە منداڵەکەمان و کۆڵە لە کوردی هەردوو جەژنەکە کردووە. هەم لە زمانی دایکە لێ هاتوویەکانی ناتوانێت وەرگێت و بەکاربێنەوە، هەم لە زمانی دووهەمە، چونکە زمان فەرهەنگە، زمان کللتورە، زمان ڕەسەنایەتیە، زمان دابوونەریتە، زمان تێفکرانە، زمان شێوازی بیرکردنەوە و چۆنێتی بیرکردنەوە بۆ ئێمە دەستنیشانەکە. بۆیە ئێمە کاتێک منداڵ ئەخەینە بەرخوێندن زمانی دووهەم و سێهەم، ئەو منداڵە ئەبێ بە سەرپێی فێر بێ، ناتوانێت بچێتە فەرهەنگ، کللتور، ڕەسەنایەتی ئەو زمانەی ترەوە. ئێمە بەداخەوە بێ ئاگاین لەوەی کە پرۆسەی زمان پژان چۆن دروستە بێت. مامۆستابێری بەڕێز پرسیاری ئەوەی کرد کە ئێمە زمانی دووەم هەر فێری مناڵەکانمان نەکەین. نەخێر، ئێمە کێشێکمان هەیە لە وەزارەتی پەروەردەی بەڕێز کە من بە هەموو بەرپرسانم وتووە زمانی فێرکردن و فێرکردنی زمانمان تێکەڵاو کردووە. زمانی فێرکردن بریتە لە زمانی پێخوێندنی
تاکی کورد کە بە هیچ شێوەیە بە پێی سەرچاوە ئاینیەکان بە پێی سەرچاوە ئاینیەکان بە پێی سەرچاوە زانستیەکان بە پێی بڕیاری نەتەوەی گرتوەکان کە منداڵ نابێت تا تەمەنی 10 ساڵی بە زمانی دووهەم بخوێنێت چونکە پرۆسەی پژانی زمانی دایکی زمانی یەکەمی تا 10 ساڵی کامل ئەبێ بۆیە کە ئێمە ئاگامان لە ئەو کۆمەڵە پرۆسێسە ئەلکترۆنی و میکانیکی و دەمارزانیانەیە کە لە مێشکی مناڵە ڕوەدات بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم دۆزەیەکەین بۆ منداڵ بەداخەوە. بەڕێزان توێژینەوەکان هەموو ئەوانیان سەلماندووە کە هەموو منداڵێک تا تەمەنی 5 ساڵی 17,000 زانیاری لە مێشکیا هەڵگرتووە. ئەمە نە بە خولی فێربوون فێر بووە، نە مامۆستای بۆ گیراوە، نە بەرنامە و پرۆگرامی هەبووە، بە زگماکی لە دەوروبەر و ژینگەکەی و باوانێ وەری ئەگرێ. بۆیە مەترسیترین شت ئەوەیە کە تۆ ئەیخەیتە بەردەم خوێندن بە زمانی دووهەم ئەم 17,000 زانیاریەی بەرەو پوکانەوە ئەچێت چونکە زمان دوجار بریتە لە بەکارهێنان کۆزانیاریەکانمان معریفەمان لەو کاتەیە بەرجەستە بێت کە بەکاری بێنین ئەگینا بەرەو پوکانەوە ئەچێ ئەمە زانستە دەمارزانیەکانی ژگلایان کردوێتەوە تا هەرتەنها زانیاریەک نییە. بۆیە بەڕاستی ئەم بابەتەی جەنابی مامۆستا کاکتۆر مومین کە ئاماژەی پێدا بابەتێکی زۆر ورد و زۆر هەستیارە. ئێمە وا ئەزانین بەس تەنها کوردین کە هاتوین ئەم پێڕەوی جوجزان زمانێمان هێناوەتە ناو پرۆسی پەروەردەمانەوە بئاگالەوەی کە ئەم پێڕەوە میلەتانی تر نەتەوەکانی تر وڵاتە پێشکەوتەکانیش ئەزمونیان کردووە. بەڵام زۆر زۆر بەداخەوە ئێمە خۆمان ناین سوود هەم لە هەڵەی خۆمان و هەم لە هەڵەی میلەتەکانی تر وەرگرین ئەو هەڵەی دووبارە نەکەینەوە. وڵاتێکی وەکو بەریتانیا لە ساڵی 1940 سەدەی ڕابردوو تا ساڵی 1982 پێڕەوی جوج زمانی لە شارێکی وەکو لەندەنا کرد بە لە 125 قوتابخانەکانی. لە ساڵی 1982 ئەو دەرەنجامانەی کە لە واقعا دەستەبەر بوو لی کەوتەوە کە بەڕاستی تاکێکیان پەروەردەکرد ئەم تاکە کۆمەڵە کێشەی بۆهاتە پێش، کێشەی زمانزانی، کێشەی دەرونی، کێشەی کۆمەڵایەتی، کێشەی جۆرێتی پەروەردەیشی و دواتر کێشەکانی تریش. بۆیە لە ئەنجامی ئەوە لە ساڵی 1982 لە لەندەنی پایتەختی بەریتانیا ڕێژەی قوتابخانە تایبەتەکان کە بە زمانی دووهەم خوێنن لە 100.25 کردیان بە لە 100.3 تەنها بۆ ئەو شوێنانە نەبێت کە منداڵی باڵوێز یاخود ئەوانەی کارناسی سیاسی یاخود هەر بە دیبلۆماتەکان بازرگانەکان ئەوانەی کە لەوێ بەهۆی پیشە و کارێکەوە لەوێن. جا بەڕێزان ئێمە ئەبێ زۆر هەستیارانە مامەڵە لەگەڵ ئەمە بکەین چونکە کاتێک ئێمە زمانی دایکی منداڵ دەشێوێنین بە دڵنیاییەوە بیرکردنەوەی مناڵ ئەشێوێنین، بە دڵنیاییەوە شێواز و چۆنەتی بیرکردنەوەشی ئەگۆڕین چونکە ئەوە زمانە ئەوە بۆ ئێمە دەستەبەرەکات کە ئێمە چۆن بیر بکەینەوە و چۆن تێفکرین و چۆن مامەڵە لەگەڵ ئەو ژینگەیە بکەین. ئێمە ناڵێن منداڵ فێری زمانی دووهەم نەبێت، ئەمە بۆ چونێکی هەڵەیە وەکوتم ئێمە زمانی فێرکردن ئەبێ جیاکەینەوە لە فێرکردنی زمان. بەڵام پێڕەوی زمانی لە هەموو دنیا کۆتوبەند و مەرج و پێوەری خۆی هەیە. بەم هەڕەمەکینێک کە لای ئێمە هەیە من بەداخەوە پێتانەڵێم ئێمە لە سلێمانی فێرگەمان هەیە خود پەیمانگەمان هەیە خولی فێربوونی زمانی دایکە کاتەوە بۆ مناڵی کورد کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیایە ئەمە کارەساتێکە کە لە ئەنجامی نەبوونی سیاست و پلانی زمانیەوە چ لەلایەن دەسەڵاتدارەتیەوە چ لەلایەن خانەوادە و خێزانەکان و دامەزراوە پەروەردەیەکانەوە ئێمە بەرجەستەمان کردووە. بۆیە ئەمە قارنی لێکەوتوتەوە. یان ئێستا وای لێ هاتووە زمانی کوردی بۆتە ئەوەی کە بەداخەوە ئەبێت کێبڕکێ بکە لەگەڵ زمانی بۆ نمونە ئینگلیزی و عەرەبیە زۆر بەداخەوە بۆ بە زمانێکی پەراوێزخرا و زۆر بەداخەوە کەم بەهانەتی ئەڕوانرێت هەم لەلایەن خێزانەکانەوە کە ئەمە خۆی بۆ خۆی کێشەیەەکە و هەم لەلای ئەو تاکەشکە بەو زمانە پەروەردە بووە. دوجار ئێمە پەرپرسین لەوەی کە بەداخەوە قۆناغی زمانی کوردی لە قۆناغێکی پارێزراوی و بەرەو قۆناغێکی مەترسی بەرین چونکە من لە توێژینەوەیەکمان بە ناوی لینگوا سایت پاکتاوی زمانی یاخود زمان کوژی هۆکاری سەرەکی لە ناوچوونی هەموو زمانێک بریتیە لەوەی کە تێڕوانینی تاکەکانی کۆمەلگا بۆ بەشکۆڕوانین لە زمانی دایکیان ئێمە نەوی بکەین. ئەمە زۆر گرفتەکەیە چونکە
نەوەی کە زمانی دایک ئەگوێزنەوە بریتین لە نەوەیە کە لە تەمەنی 20 بۆ 35 ساڵین ئەوانە گوێزەرەوەی زمانی دایکن. ئێمە بەداخەوە نەوەیەک پەروەردە بۆ کە خۆمان پەروەردەمان کردوون بەداخەوە لە ڕووی ئاوەزیەوە لە ڕووی گەنجی وشەکانیانەوە بە ڕێژەیەکی زۆر کەم لەو بوارەدا بەرجەستیان کردووە کە بەداخەوە ئەمە بێتە مەترسی. ببوورە من لەبەر کاتەکە دەستت خۆش بێ دکتۆر. زۆر سپاستانەکەم و دەستخۆشیتان لێکەم. زۆر سپاس دکتۆر شیلان عومەر لە زانکۆی سلێمانی. ئینشاڵڵا لە داهاتوودا ڕەنگەوەی بنارش بۆ جەنابەت ڕێک بخەین لەسەر ئەو بابەتە یان بابەتێک کە پەیوەندی هەبێ بە سپۆرەکەی جەنابەت. زۆر سپاس کە بەردەوام هاوکارمان بووی. ڕاستە بەداخەوە نەوەیەک پێگەیشتووە یان وا پێڕادەگا کە زۆر بەکەم سەیری خۆی و سەیری زمانەکەش دەکا کە ئەوە مەترسێکی زۆر با بڵێن خەتەرناکە یان زۆر ترسناکە بەڕاستی لەسەر داهاتووی ئەو زمانە. مەبەستمان وانە با بڵێن کەس بترسێنین کە زمانەکە بەرەو لە ناوچون دەچێت. زمانی کوردی زمانێک نییە ئەوەندە بە ئاسانی لە ناو بچێت، بەڵام مەبەستمانە کۆمەندیەکەی ببارێزی. یان ئەگەر ناوەکومان هەر دەمێنێ بەڵام خۆمان هەیە و مانیش هەیە وەکو دەڵێ مەبەستەکە هەموو خەمەکە ئەوەیە. کاک دکتۆر مۆمین ئەگەر جەنابەت شتێکتمایە لە کۆتاییدا بیڵێ فەرموو. دەستان خۆش بێ خواگیان زۆر سپاس بۆ مامۆستانی بەڕێزم. خۆشحاڵ بووم بە دیدارتان. دەستان خۆش بێخوا هیوادارم کە هەمومان پێکەوە جدیانە لە خەمی زمانی کوردی و لە خەمی پێشخستنی زمانی دایکیابین و دەستان خۆش بێخوا. زۆر سپاس. دەستان خۆش. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مۆمین زەڵمی کە ئەوە نزیکەی کاتژمێرێک و سیوەست خودەکە لەگەڵمانە لەگەڵ ئێوەی بەڕێز ئەو تاوتوێی ئەو بابەتی گرنگی خوێندن بە زمانی زگماچی یان زمانی دایکرا لەگەڵ ئەو هەڕەشای و ئەو مەترسیانەی کە لەسەر زمانی کوردی هەن و لەگەڵ چەند کێشەیە کە ڕەنگە لە ناوەندەکانی خوێندن و لە دامەزراوە حکوومیەکان هەن لەگەڵ چەند ڕێگە چارەیەکی گونجاو و یان چەند ڕێگە چارێکی سادە و چەند هەنگاوێکی پراکتیکیش کە باسییان کرد. ئەمە دووبارە زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە لەگەڵمان بوون تا ئێستا. سپاس بۆ ستافی ئەکادیمیا بۆ ماندووبوونیان بە تایبەتی مامۆستا شەماڵ کە لە ئامادەکاریەکان و تۆمارکردنەکەش لەگەڵمان بەردەوامە. سپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە بە سەرنج و پرسیارەکانیان بەڕاستی بابەتی ئەم شەویان زۆر دەوڵەمەندتر و پڕتر کرد. دووبارە شەوێکی شاد بۆ هەموو لایەک. هەوڵ دەدەین لە زووترین کات ئەوە بە تۆمارکراوی بە لینکێکەوەتان دەنێرین بۆ ئەوەی ئەگەر ویستان یان بەشێکتان لە دەستچوو دەکرێت سەیری بکەرەوە یان ئەگەر ویستان لەگەڵ گروپێک یان لەگەڵ هاوکارێک و هاوپشەیەک هاوبەشی پێ بکەن بتوانن بینێرن بۆیان لە زووترین کات هەوڵ دەدەین لە ڕێگەی گروپەکانەوە بەدەستان بگە. کاتێکی خۆش لەگەڵمان بمێننەوە لە ئەکادیمیا لە پیجەکان لە ئەکاونتەکان بۆ ئاگاداربوون لە بەرهەمەکانی داهاتوشمان کە لە بۆ مانجی سێ تا چوار وێبیناری زۆر دانسقەمان ئامادە کردووە لەسەر بابەتی زۆر گرنگ و هەستیار. هیوادارن هەموو لایەک سودمەند بن تێدا. دووبارە زۆر سپاس. شەوێکی شاد بۆ هەموو لایەک. خواتان لەگەڵ بێ کاک بیکەن. دەستان خۆش بێ.